بسم الله الرحمن الرحيم ونبئهم عن ضيف إبراهيم إذ دخلوا عليه فقالوا سلاما قال إنا منكم وجلون قالوا لا توجل إنا نبشرك بغلام عليم قال بشرتموني على أن مسني الكبر فبم تبشرون قالوا بشرناك بالحق فلا تكن من القانطين قال ومن يقنط من رحمة ربه إلا الضالون آمنا بالله الكريم صدق الله مولانا العظيم. صدق الله العظيم. أي ما شاء الله، أي ما شاء الله، بارك الله فيك، بارك الله وعلى فيك. ذلك من الشاهدين الشاكرين. اللهم اجعل القرآن لنا في الدنيا قرينا، في القبر مؤنسة، وعلى الصراط نورا يا الله. اللهم إنا عبيدك بنو عبيدك بنو إمائك نواصينا بيدك ماض فينا حكمك عدل فينا قضاؤك. نسألك بكل اسم هو لك سميت به نفسك وانزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلوبنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا. اللهم اكشف الغمة عن هذه الأمة. اللهم آمنا في أوطاننا، اللهم آمنا في أوطاننا. اللهم أصلح أئمتنا وولاة أمورنا، اللهم أصلح أئمتنا وولاة أمورنا برحمتك يا أرحم الراحمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل على محمد وعلى آل محمد. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما مستكوي باشي بارك الله فيك. ما مستري بارتكوي لا خوش تعمل بينا ما مستحمد كوي يا ربي هربا طاعت مالي قبولك يا ربي هربوش خدي هربوش يبدأ والله خدي روجي ونفيج طاعته همي سلامتي إن شاء الله. دركا حسام نخوشة قيت سكك نخوشة للرئي استاذي اتخالي ما دام نخوشة بإستراحة كربا إن شاء الله السلامتية إن شاء الله دي إدو دي لا السلامات بأس طهور، لا بأس طهور إن شاء اللهم الله. آمين. إن شاء إن شاء الله دي الصحة طيبة جود بو خاطر في هيفا بيروز ومبارك يا ربي خديت الشفاء يبو همين نخوش أفريك يبجا آمين آمين اللهم آمين يا رب العالمين إن شاء الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. باش شيفا 19 ام دست بكي نعمت قلبه داينا خود حس كدت قلبه دام يجي حتى دم هيكا في هيفا بيروز إن شاء الله خير وبركة و هر چه تشتي باشه خودي داي نوفا في دنيا دا إن شاء الله نوفا في هيفا بيروز دا بجهته حبيب مسلمان إن شاء الله. إن شاء الله خودي مش خرابي وخرابية بارد خودي خرابة دير كت وكيم كت أفن نيتا باش دلي دا هي إن شاء الله زيد شبت أفن نيتا باش دلي دا إن شاء الله بالانش بصرمانة وباشو تشاكوفا بت يا ربي. آمين اللهم آمين يا رب العالمين. مقصده مجي كيما قلتي أفت نيتا باش هي خاصة نوف خلقي دا چه بصرمان بچه غيري بصرمان ما بس تمام معاملة كرين وفروتنا أبيت إن يتا باش هاي ودلوانا يفكري باش ويصافي يسبي إن شاء الله خديتو البردستوانا زيدكي أبيت هاري كارت ناف بازاري دا خاصة سر مسألة درمانا يعني ايكش بيت فيه جيان إنو كا بيا درمان
إيشلا أفيت أنياتو باش نايو بس فين قرخ كاريه بكن وحيلة وتشخلال خلقي بكن إيشلا بالاناش ما فبت بخو بتشنا جهة كدي بخو بتشنا بازار كدي بخو خلقي كدي فابينن هي ويكي وانا اف برزگریکا مازن یالدف مهی ناف بازاری دا و گل جارا اول بتابتي مسألة غازن بس ده. ذكرت وزك مسألة قورخ كاري أو احتكار وقورخ كاري كهيرن وبازار كان ده بيجمان لنو بشك نكهمي بشك لبازرگانان ياخد دكانداران ياخد أواني ككرين وفروشتن دكان أما رونا لهر كوملجيك داهية لهمو شونيشي أم دنيا دا إما باس لە کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردەواری خۆمان دەکەین ئەگەرچی ئەمانە بە پەنجەی دەست دەژمێردرێن بەڵام هەر کاریگەری خۆیان هەیە بەسەر خەڵکەوە شتەکان ڕوون و ئاشکرایە ینی هەم بەچاوی خۆمان بینیمانە هەم لە ڕوانگە شەرعیەکەیەوە هەم لە ڕوانگە مرۆیەکەیەوە ئەم جۆرە کەسانە وەک چۆن دەڵێ خێر لە خۆیان نابینن خێر لە ماڵ و حاڵی خۆیان نابینن کۆی دەکەنەوە دوازار بە بەرچاوی من و تۆ ڕوون و ئاشکرایەکە و کەسانە چی لە ماڵ و سامانەکەیان دێت لە کاتێکدا لێیان دەقەومێت کە لەو کاتەدا زۆرترین جار هێندە زەرورن بەو ماڵ و مڵکەی کە هەیەە بەڵام وەکو چۆن شتێک بە هەوادا دەچێت وەکو هەڵمێک وەکو گازێک ئیدی لە دەستیان نامێنێت و مایاپوچ دەبنەوە ئەو جۆرە کەسانە سەرڕای ئەوەش بۆی خەڵکانی دیکە پێوە مبتەلا نەبن پێوە جیرۆدە نەبن هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی بابەتی چاوکراوەی و مراقەبەکردن و چاودێریکردنەوە پێویستە لایەنەکان و حکوومەتی هەر وڵاتێک ئەمانە ئاگداری ئەم ڕۆژە بێت لە پێناو بەرژەوەندی خەڵکو و وەتەشەنە نەسەندنی ئەم دیاردەن ناشرین و دزێ و ناڕێکە گەلە جارە ئەم گازن دۆتکین باشە کابراایەکێ بە سەرمانە یە حەجیە یە بتەقوا یە نوێشکەرە چاوە دل دت چاوە دلێویت گرت تشتال سەر خەلکی گران کە یانژی ڤەشێرت یانژی ئەرزانی کڕی گران بدە خەلکی طبعاً هەیە ها کابرا لەوانێ حسابی یەک مسقالە زەڕ بکە لە مەسەلەی دەستنوێژ و نوێژ و ئەو حساباتانە لە کاتێکداوە هەموو حەق و ناسا و هەموو فڕوفێڵە لە میزان و تەرازوو ناو بازاری دا کاری نازانم و چۆنی تێگەیشتە لەو دینی هیچ تێناگەم کابراایەک دەبێژێت ئەوە نەشپێت ئەویش دەبێژین وانە مامۆستا مەسەران کابراایەکی کوپێکی کڕیب هزارێکی دێ 100,000 فروش دەبێژن نەشپێتیوە خەڵک دەبێت ما تۆ کافری یانێ تۆ بێزانێنی باشە کەنگی بۆ خودانی هەیە تشتی گران کرد کەنگی بۆینی نەرسەروی گون هەیە تشتی گران کرد ئەوان خودە هەست کردە هەمیە بەحەسکین و ڕاوشە بازاریش دێ بەحەسکین کە چاودێریە بازاری تەکرێن و قڕخکاری نایتەکرم تایبەتیژ هەولێرە پایتەخت چونکی خەلکی هەولێرێ جید نەبتنێ کوردن نەبتنێ مسلمانن بەلکوش هەمی پێکاتێن ولی و نەتەیە سبحان الله ماشاءالله ئیشڵا ئەف پایتەختە ڕۆسا باش و ئارام و پاراستی بمینێت و هەمی کوردستان خەلکی هەمی خۆ تێدا بینن و بازار و کڕین و فرۆتنە هەمی پێی لە کۆڵنەوەی دەوڵەتەکان لە چەندین راپۆرت هەیە لە چەندین بەرچاوت کەوتووە ینی تاکە ناوچەیە ماشاءالله لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان والله ئەگەر هەمووشی نەبێت زۆرینەی بیر و بۆچوون و ئاینەکان لێرە چەند بەتەبایی ینی وەتە خۆمان چەندان برادرمان هەیە لە دینەکانی دیکە بڕوا پێگەر مەزیز ببێت تۆ دەزانین مەسەن فەرق و جیاوازەکە چییە هیچ ئەو عرف و عادەت و تەقالیدی کوردەواری کە بەشە دیوە جوانەکەی و تێگەیشتن لە بەشە بەو تێگەیشتنە جوانی کە وەکو خۆی هەیە مەسەلەی دین بابەتە عرفیەکەش ئەمە لە دێرزەمانەوە لە هەرێمی کوردستان ئەم بێکەوە ژیانە هەر هەبوو چەند جوانە الحەمدولله جام دەست بابەتە خوبی یاڵڵا با دەست پێ دو میوانجی دەمە هەبن خودە حەز کرد هەموو هەل دەست پێکی و حتا دەمژمێرەیەکەم خلاص بە چاودێریکردنا بازاری کاتچەوە و هەمژی مامۆستای ئاینی خودە حەز کرد ئەفشەوە بە حەز کرد و بخێراتنە هەردوو میوانە یا الله یا الله زۆر بەڕێزان مامۆستا دکتۆر دڵشاد گەلاڵی مامۆستای ئاینی هەروەها بەڕێز هۆگرە عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی دکتۆر جان بەخێر عەلەیکم السلام ورحمة الله يا خوا بخير بي صحتنا مامۆستای ماندینە بن عزیزی برا حاڵتان باشن صحتان هەردووکتان ماندینە بن وەڵە لەبەر ئیش و مەشغەڵەت و تەراویح و نوێژ و چاودێریکردنی بازاری تەبعەن هەر ماندی دەبن بەس شڵە هەمی خێر بێت شڵم ئەماندینە دیکەرە یا خۆ بەخێر بێن بەخێرات زۆر زۆر سپاس وەزاتان کووە سەحەتتان سپاسی ڕەمەزانەوە باشن وەڵای بەتەمای خۆوە ماندینەوە بزانم الحمدلله خودی نعمت خودی ئەسنەیە وەستەیم الحمدلله خوای گەورە ئەزمتان بێتەوە الحمدلله خوا
يا الله ما شاء الله هردووکیان بە داتا و بە زانیاری ورد خۆشە لەو بابەتە چکە ئێستا داتانە یەک دێنینە گۆڕێ ناکرێ وانە مامۆستا یەکێک بە کەیف خۆی مەسەڵەن شت گران کە یەکێکش بە کەیف خۆشت حەڵاڵ و حەرامکە هەردوو لایەن دەبی ئینساف هەبی ئایا کو حەرامە کو حەڵاڵ بجا دکتۆر هەموو ئەم شتە دەست پێ بکەین جارێ ئەم بابەتی قوڕخکاری وەختە تێتەڤەکردن کەسێک دەبێت بابوو من گران نەکردی ئەڤە حەقێ منە ئەزە چوویمە فلان وڵاتی منا کڕی و زەحمەتا منە و ئەزێ هەندێ فرۆشم کەیفە جارێ چاو بەحسێوی بابەتەوە تێکردن کەنگی بۆ خوددانێ بازرگانە ئەvê زەحمەتە بچێ خوات دوکارێوەت کرد 24 دەمژمێرە کەیفا خوب فرۆشت و کەنگی بووینی نە کەیفا خوب فرۆشت بە ناوی خی گەورە و میهرەبان پێشەچی زۆر زۆر سوپاسی ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەم ئەو میوانداریە بەر لەوەی کەوا وەڵامی بەڕێز بدەمەوە دەمەوێت بە پێشەچێک دەست پێ بکەم ئەوش ئەوەیە ئێمە ئەگەر سەیری ئاینی پیرۆزی ئیسلام بکەین شتێک هەیە پێی ئەڵێن مەقاصد الشەریعە مەبەستەکانی شریعەتی ئیسلام طبیعی ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتیە 5 شت هەنە پێیان ئەگوترێ مەبەستەکانی شریعەتی ئیسلام شریعەتی ئیسلام بۆ پاراستنی ئەو 5 شتانە هاتووە یەکێک لەوانە پاراستنی ماڵ و سەروەت و سامانی خەڵک و هەروەها پاراستنی عەقڵ و هۆش و بیر پاراستنی ناموس و پاراستنی نەفس ئەو تەوەرەی کە ئێمە ئەو ڕۆقسەی لەسەرەکەین بریتە لەوەی پاراستنی ماڵ و سەروەت و سامانی خەڵک خی گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم أي أواني بروادارن برواتن بخوا بروجي دوائي هي ماڵی یەکتر لە نێوان خۆتاندا بە فڕوفێڵ مەخۆن ئللا ئەگەر کڕین و فرۆشتنێک بێ بە ڕەزامەندی خۆتان طبعا ئەو کەسانەی کە ئەو جۆرە شتانە ئەکەن ماڵی خەڵک بە فێڵ و بە تەڵەکە بازی ئەخۆن ئەوانە خوای گەورە دەیان خاتە دۆزەخەوە وەجاری وا هەیە لە دنیاشدا ئەوانە خوای گەورە دووچاری ناڕێکی و دووچاری ناومێدی و دووچاری نەخۆشی و چەندان شتی تری ئەکا طبيعي كنجلوي هي أو بكيف خوي بفروشي طبعا أو أجرته سر هر ولاتك كهر ولاتك سيستمو يعصي خوي هي لكرينو فروشتن ده لهم ولاتك ده رقابة هي طبعا أو رقابة إيشي رقابية سنوريك بو أو كسانة دا بنيت كوا كرينو فروشتن أكن وبويان هي بتسندي بكرن بتسندي بدن بتسندي بفروش نوا لا شريعة إسلام ده أجر قازانزي هرشتيك دوقاتي خوي بو أول شريعة إسلام ده حرامة كأتو استغلالي كوملقاب كيو بكيفي خود مالو ساماني خلق بهدر بديو مالي ساماني خلق بفيلو بطلق بازي مالو سامان لخلق ببيتو مال لخلق بر بديتو براستي وجدانيش سنجي محاكا لهم إنسانك أو كاتيلو هي كوجداني أسودبو كبيغمبر صلى الله عليه وسلم بيناسي تاكا وخرابا من لو أكا أفرميهم چاکە ئەوەیە کە ئەتوو دڵت پێ ئاسوودەبی پێشت خۆش بی خەڵک بیزانن خراپەش ئەوەیە والإثم ما حكى في صدرك وكرهت أن يطلع عليه الناس خراپە ئەوەیە هەر کردارێک کە کردت هەر هەڵسوکەوتێک کە کردت کە دڵت ئاسوودە نەبوو ویژدانت پێی ئاسوودە نەبوو و پێشت ناخۆش بوو خەڵک پێی بزانن ئەوە بزانە ئەو شتە خراپە کە ئەتوو پێم پێغەمبەری صلی الله عليه وسلم لە زۆر لە فەرمودەکان بو ئێمەی ڕوون کردیتەوە فەرمێ حلال الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات فەرمێ حلال ڕوون کراوەتەوە حرامش ڕوون کراوەتەوە لە نێوان حلال و حرامدا چەند شتێک هەیە گومانی تێدایە ئینسانی مسلمان دەبی خۆی لەو شتانە بپارێزێت کە گوماناوین کە گومانیان تێدایە چونکە ئەگەر کەسێک خۆی لەو شتانە پاراست کە گومانی تێدایە ئەوە ئەو ئینسانە تووشی حەڵاڵە بی بەڵام ئەگە خۆی نەپارێز لەو شتانی کە گومانیان تێدایە ئەوە ئەو مرۆڤ تووشی حرام و حرام خواردن ئەبی دەچینە لای کاک هۆگر بەڕێوەبەری چاودێری بازرگانی کاک هۆگر لەم مانجە ڕەمەزانەدا بەتایبەت ئێوە هەوڵەکانتان چۆن چڕ کردوتەوە چیتان کردووە ئێستەوە 18 ڕۆژ تێپەڕێوە لە مانجە ڕەمەزان لەوەندە ڕۆژەدا چیتان کردووە ئێوە هەوڵەکانتان چۆن چڕ کردوتەوە چۆن بەسەر بازاردا ئەو کۆنتترۆڵەتان کردووە ینی کۆنتترۆلتان کردووە هەوڵەکانتان چۆنە سپاس وڵا لۆ دەرفەتە بەرنامەی باش و بابەتەی باش لە وەختەی باش لە مانجە ڕەمەزانی پیرۆز
بەخۆ دەزانین کاکەندرێ لە مانجی ڕەمەزانی پیرۆز خواز لەسەر خواردن زۆر دەبیت لەبەر خەڵک بە ڕۆژیە طموح لە هەموو شتەکان دەکات ئێمە وەکو بەڕێبەرایەتی چاودێری بازرگانی لیژنەکانمان دابەش کردێ بەسەر شاری هەولێر بەسەر 3 شەفت ئەسرانمان هەیە شەوانمان هەیە پاشیوانیشمان هەیە کە چاودێری بازار دەکەن بە هەموو شێوەیەکە نایلێن ئەوەی مامۆستای بەڕێز زۆر جوان فەرمووی قڕۆغ بکرێتن بەر لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە لەگە شەریکاتەکان دانیشتین ئەوانەی کە خواردن دێنن نرخی سەرجەم ئایتمەکانمان لێ وەرگرتن کە بزانین ئەو ئایتمانێک کە هاتیە بە چەندە لەوەی لە مانجی ڕەمەزانی پیرۆز خەڵکێک نەبی استقلال بکات گران بفرۆشیتن کامە سعرەکەمان لەکەم بی ئەو ناتوانیت و زۆر جارگلەی لە چاودێری بازرگانی دەکرێتن یعنی ئەوە دەرفەتە چ باشە برێم دەرێن زۆر توندن لەسەر ئەوەی نیالین نرخەکان زیادکەن یان کرێمان زۆرە یان کرێکارمان زۆرە کە لەو مارکێتە گەورانە ئەمە ڕعاتاشمان کردی یعنی هەتا منتیقە لەگە منتیقەش فەرقمان پێکردێ لە نرخەکان کە سعرەکانمان وەرگرت پێمان گوتنە لە نسبەی ئەوەندە دەتوانن زیاد لەسەردانێن وەچی کەبی دەبتە غێر ڕێنمایی کە ئەوەی بەڕێبەرایەتی چاودێری بازرگانی دەری کردیە و ئەو بڵانسەشمان ڕاگرتیە ئەمڕۆ لە مانجی ڕەمەزانی پیرۆز و ئەو شوێنانش کە ویستیتیان بازار قڕۆخەکان سزایماندانە هەبیێت ڕەمەزانێدا قڕۆکاری کرد بتوای سزادا بن طبعا يعني ئەمە حەزم لێ یعنی ئامارێکت دەمێ دقیق 950 سەردانمان کردیە سەردانی مارکێت سەوزە گۆشتفرۆش و هەتا کۆگاکانی کەلوپەلی خواردن زۆر بە چڕی سەردانمان کردنە تقریبا 233 شوێنمان سزادایە سزایەکانیش هەمووی جۆرا و جۆرە یعنی 5 شوێنمان هەرداخستیە یعنی هەندەجار لەبەر گرانی نرخی کردیە و هەنجار کەلوپەلی ڕێک نەبووە ماوە بەسەرچووی هەبووە زیاتر لە 22 تۆن ماوادی کسپایرشمان گرتی لە مانجی بەڵێ بەسەر لە بەشەکە ئەوان سەرپێچەکان چی بوون ئەوانەی کە کراون زۆرن هەیە نرخی بەرز کردەوە هەیە ینی حەزم لێ کاکەندرێ پرسیارە زۆر جوان بەرنامەی ئێوە ئەوها دەتوان ئەو شوێنانە ئاشکرا بکەن کە ئەو مخالفاتان کردووە بەڵێ ئاشکراشمان کردیەوە دەتوانی ناویشیان بینین بەڵام ئەمە جارێک کاکەندرێ ڕاعەتێک دەکەین دەبینی شوێنەکەیە زۆر بارزە ئەو شوێنە بارزە نزیکەی 200 عائلە لەوێ کار دەکات لەبەر خاتری لەبەر خاتی شخصەکە نیە ئەمە باوە ڕوونکەینەوە مڕاعاتی و هەموو خەڵکە 200 عائلە چۆن مڕاعات بکرێت من هەردوێنی خۆم سەرپەرشتی تیمەکەم کردیە چوومە 1076 کارتۆن شیرم گرتیە شیر بەڵێ شیری منداڵە کە مەسەر چووە مقەبایەکەی لە کارتۆنەکەی نووسیتی تاریخەک لە ناوی تاریخە چاک محەممەدی زلماندی ناوی شوێنەکە بڵێ والله ئەو شوێنە لە ئیزرائیل شیری منداڵ آخر کاکەندرێن کاکشوان لە ئیزرائیلە بە پێی یاسا وا لە لێکۆڵینەوەیە بگەینە حەلەک بزانانی ئەو هەموو شیرەی چلێ دەکرد بەرنامەی چ بووە چۆمە نەمانێ شتێ بگاتە بازار وەکو بەڕێبەرایەتی چاودێری بازرگانی دەست بەجێ تیمەکان گەشتین و شوێنەکەمان قفل کردی و موادەکەشمان بەزمە کردە دەسەڵاتی بەڕێبەری چاودێری بازرگانی ئەو دێ هەسەگە هەتا سزای خۆ دنیاە دکتۆر دنیاە سزای خۆ وەرگرت ئاخرەتی سزایوی چییە پێغمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جارێ طبعا ئەوەی کە بەڕێزیان باسی کرد ئەکەوێتە خانەی غەش پێغمبەری خوای صلی الله عليه وسلم دەفەرمێت من غش فليس مني یانە فەرمێ من غشنا فليس منا کەسێک کەوا فێڵ لە مسلمانان بکە فێڵ لە خەڵک بکە استیغلالی کۆمەلگا بکە طبعا غەش هەر غەشە چ بەرامبەر مسلمانێک بیکەی چ بەرامبەر غەیرە مسلمانێک بیکەی هەر مرۆڤە بەڵێ هەر مرۆڤە کومە خواردنی مسلمانێکی بەنا حەق حرامە خواردنی ماڵی کەسێکی مەسیحیش کەسێکی یەزیدیش کەسێکی دیکە کە بڕوای بە ئیسلام نییە ئەتو ماڵی بەنا حەق بخۆی طبعا حرامە ڕۆژیان پێغمبەری خوای صلی الله علیه و سلم لە بازار بوو دیتی کەسێک کۆمەگەنمێکی داناوە گەنمەکە سەرەکەی زۆر جوان بوو زۆر ڕێک و پێک بوو بنەکەی کە دەستی لێدا پێغمبەری صلی الله علیه و سلم دیتی بنەکەی هەموو برشاوی بووە هەمووی تێک چووە ئێکسپایر ئێوە باس ینی ماوە بەسەر پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە چییە فەرمووی ئەوە دوێنێ شەو باران لێدایە فەرمووی پێغمبەری خوای من غش فليس مني من غشنا فليس منا کەسێک کەوا فێڵمان لێ بکە لە من نییە لە من نییە زۆر گەورەیە لە من نییە یعنی لە دین دەردەچی یعنی لە ئومەتی من نییە لە ئومەتی من نییە جگە لەوەش ئەو کەسەی کەوا ماڵ و سەروەت و سامانی خەڵک ئەخوا سزایەکەی لە چێن دەرێ لە قیامەتی چییە یەکێک لە سزایەکانی فەرمێ لا يدخل الجنة جسد غذي بحرام
ناچێتە بە هەشتێکەوە جەستێک کەەوە ئەو جەستەیە بە ماڵی حەرام دەبوو پێ و گەشەی کردبێ بەڕاستی. دوای ئەوەش لە زۆربەی زۆری فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و لە زۆربەی زۆری ئاەتەکان ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئەو خەڵکی کە لە ڕۆژی قیامەتدا بە زۆری ئەو خەڵکی کە جیرۆدە دەبن ئەو کەسانن کەوا حەق الناسیان لەسەرا. طبعا حەق الناس خوای گەورە مافی بەسەر حەق الناسەوە نییە، ئەڤژی حەق الناس بەڵێ ئەوە حەق الناسە دەبی خاوەن مافەکە بێ لێ خۆش ببی ئەو جا خوای گەورە لێی خۆش دەبی. طبعا ئەوە لە ڕوێکی تریشەوە ئەو فێڵکردنە لە خەڵکو و قوڕخکاریە و فرۆشتنی خواردنی ماوە بەسەر چوو بە خەڵک ئەکەوێتە خانەی حەق الناسیشەوە بەڕاستی چکەوە مافی خەڵکە. دوای ئەوەش مەسەلەن ئەگەر ئێمە تەماشای شریعەتی ئیسلام بکەین ئەبینین ئەو کەسەی کە چکە پرسیار هاتیە لەو ڕوەیوە کەسێک کە خواردنێکی ماوە بەسەر چوو بداتە خەڵکەچی ئەو خەڵکە ژیانی بەواستەی ئەو ما خواردنە ماوە بەسەر چووە بفەوتێ تووشی هەر نەخۆشێک ببی یان بمری شەرعەن ئەو کەسە کە بیزانیبی ئەو خواردنە ماوە بەسەر چووە بشی دابیتە خەڵکی و عیلمیشی پێ بووبی کە ئەو خواردنە ماوە بەسەر چووە ئەوە خوێنی دەکەویتە سەرێ طبعا دەبیتە قاتیل خوێنی دەکەویتە سەرێ وە کەفارەتشی دەکەویتە سەرێ. هەکات دنیایشدا مەسەلەن ئەو توبەکەت یۆنژی هێرڤەیە بینێت هەر ئۆخراتی کەڤنە بەرێک بڵێ لۆ درێژدان بە ئەوەی جەنابتان بەڕاستی یعنی هەرچەندە بابەتەکە زیاتر پەیوەندی بە بەڕێزیان وهەیە بەس بەداخەوە مەسەن ئەو ڕۆ تو لۆ ماستی دەچی ماسخیانەتی تێداکرایە لۆ هێلکەی دەچی هێلکەی سناعیمان هەیە لۆ برنجی دەچی برنج نایلۆنمان هەیە ئەتو نازان میوە بە هەمان شێوە میوە فێڵی تێدا ئەکرێ مریشکە فێڵی تێدا جامادام دکتۆر تەگوت ئایدیوانە بەجام دۆ بژنەوەە حتا چڕۆدە هین چۆزیریت کن تشتێ باش بێت یە حیلە تێدا نەبێت کوالیتیەکەی باش بی عفۆن کاک ئیزافێش لەسەر پرسیارەکەی ژوان منێک ئێستا دەچم شتێک دەکڕم ینی چۆن ئەو سیقەیە بۆ هاوڵاتیان دروست دەکەن ینی خۆشحاڵانە بێت ترس بێت لە ڕاوچێ ئەمن بچم لە فلان دوکان لە فلان شوێنی کەسە بچم شت بکڕم پێم وابێ کە ئێوە حکوومەت بە هیچ شێوەیەک نایەت خەڵک من ئیستغلال بکات فێڵ لەم بکات بە ئاسانی بچم ئەو شتومەک و هەرچی شتێکەیە بمێ بیکڕم کارتان لەسەرەوە کردووە لەگەڵشیدا پرسیارەکەی ژبان زانی ئامانجی ئێمە وەکو حکوومەت ئامانجی حکوومەت یاریێم کوردستان کابینەی نۆ باشترکردنی کوالیتی خواردن بە بەرزترین بگاتە دەست هاوڵاتیان زانی ئەو پرسیارەی تو کردت کاک هەندرێن دوو دیوە هەنی ئەمەمانە ڕێنمایی دەدەین من لە مانج ڕەمەزانی پیرۆز چەندین مقابلە بکەم مامۆستا باسی هێلکەی کرد ئێمە زۆر ڕاوەستین لەسەر کە دەرین کاکە هاوڵاتی بەڕێز هێلکەی بێختم مەکڕە ئەگەر هێلکەکە دیت تاریخی لەسەنە بوو مەیکڕە یعنی ئەمە هەمومان خەڵکی ئەو شارین و خەڵکی دەشتێشین هێلکەی خۆمانە لە هێلکەی سنای زۆر ئاسان جودا دەکرێتەوە یعنی هیچ هێلکەی خۆمانە نیە هەمووی لە یەک مستەوا بیت فەرقی هەیە کە دیت هێلکە ختمی پێوە نییە بە خۆمانە دەداتێ مەیکڕە بەڵام کە هێلکە کە دیت ختمی پێوەیە بیکڕە گۆشت ینی خەڵک دەچی گۆشت دەکڕێتن کاکە ئەمە چەند جارە لە هەموو شوێنە بە پێی ڕێنماییمە گۆشت ئەگەر مۆری قەسابخانەی پێوە نەبوو ئەو گۆشتە مەقبول نییە بیخۆی کاکە مەیکڕات دەرێن پێش ئەوەی بچی هەر خواردنەک بکڕی کاکندرێن کاک شوانی ئەلۆ تەماشای تاریخی ناکەین هەموو جارە بە من دەرێن کاکەگە داکوبابی مەچوو تەواو داکوبابی بەڵام کە هاتەوە خۆ منداڵەکە ئەیتی برێگە زیێت تەماشای بەخۆم قسەش دەکەی نازانم ینی ئەو ها دەست دێشتێکی تاریخەوە دەکەم ڕاست لێ دەچێت ئەو جۆ ناکری ئەوە لە کنەما لە ناو دەبردرێت و دەستی بەسەدا شوێنەکەش سزا دەدەین یعنی لە هەر مستەوایەک بێ شوێنە سزا دەدەین چۆ تعلیماتیمە و ڕێنماییمە کە دەرمان کردێت دەبیتن لێزەری بیت و نابی بڕوات یعنی لۆی پێویستە ینی هاوڵاتیانیش هاوکاری مەبن وەلەوە من دەستخۆشی لە هاوڵاتیان دەکەم زۆر هاوکاریمان زۆر تەلەفۆنمان لۆ دەکەن لەو شوێنانەی کە مەوادە چ خراپ دەفرۆشی فوری بۆ ڕێبەرای چاودێری بازرگان لێ ئاگادار دەکەنەوە ئەمە تیمەکمان دروست کردێت تیمەیەکی لە ناکاو هەر خەڵکێک پەیوەندی بەمە ئێمەوە بکاتن یەکسەر من تەلەفۆن بۆ تیمە دەکەمە جار خۆم دەچم دەگەمە شوێنەکەی لۆی ئیزراعەتی یاسایی لەگەڵ بەڵام ئەوەی ئێستا ئەمە لەمە بەرنامەی ما وەکو حکوومەت ئەوەیە خواردنی باش بگاتە دەست هاوڵاتیان و هاوڵاتیان شاوکارمان لێ ئەمارێتە دەستپێکی بەحەسکردین تشتێکی دیمە یان ژێشتا ئەمار بەردەستە ئامارەکان نوێ هەبی یان زانی بڕیارێکی زۆر خۆشی 27 لۆ هاوڵاتیان جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار سەرۆکی حکوومەت قەرارێکی دا لۆی هاوڵاتیان
گۆشتی سوور نرخی دابەزێن گلەیەکی زۆر لە ماوەی ڕابردوو لە حکوومەت کرا کە گۆشتی سوور نرخی بەرز بووت بەڵام ئەمەمانان با تۆزێک لەسەر ئەو بابەتە ڕابوەستی مەسەلەی گۆشتی سوور لە عالەم گران بووە هەم کۆڕۆنا ئیفرازاتی لەسەرمایە هەمیش کە ساڵی نەمانتانیە بەرهەمی ناوخۆوە لێ بکەین بۆ شاوی پڕ بکاتەوە بتوانانی بگاتە کاری ئیشباعبوونی هاوڵاتیانی خۆمان ناعیلاجین دەبی چ بکەین هاوردە بکەین کە هاوردە دەکەین تۆماتیان ڕسوماتی گومرجی دێتە سەر کە ڕسوماتی گومرجی هاتە سەر بەرز دەبێتەوە بەڵام خۆشبەختانە سەرۆکی حکومەت ئەو قەراڕێدا لە بەیانیەوە جێبەجێ دەکرێت کە 150 سەرجەم ئەو بازرگانانەی کە گۆشتی سوور هاوردە دەکەن گومرج و ڕسمی گومرج تقریبا گۆشتی تا بچەندێ قەنە ئێستا گۆشت لە دابەزینە حالیان ئێستا من تو قسەی لەسەر دەکەین لەسەر دابەزینە لەبەرەوەی هەموو چاوەڕێ و قەرارە دەکەن قەرارەکە کە سەرۆکی حکومەت بە خۆشحاڵی و لە هاوڵاتیانیدا چکەوە زۆربەی هاوڵاتیان لێ مستەفید دەبی گۆشتی سوور دەخۆن احتیمالی هەیە بگاتە 18000 دینار تقریبا دەڕۆژێک مایە بۆ جەژن دەڕۆژ خۆ ما هەر لۆ جەژن ینی کاک لە جەژن گۆشتی سوور بەردەوام تێدەگەم بەس ینی تا پێش جەژن پێت وایە کە ئەمە هەرزان بێت و خەڵکان بەیانی دەسەد بواری جێبەجێکردن بڕیارەکە ینی کاکندرێن چەند ساڵە گلەیەکی زۆر لە بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی و حکومەتە بوو قڕۆخکاری هەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز خواردن بەرز دەبتەوە و گران دەبیتن یعنی ئەم ئامارش دقیقم پێەیە لۆ بەڕێستا بەجێ دێڵێ یعنی زۆربەی شتەکان لە مانجی ڕەمەزانی پیرۆز دابەزیە نەگران یعنی بە بەڵگە و دیکۆمێن لۆ بەڕێزت بەجێ دێڵم یعنی مریشێک بەر لە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز بە 4200 دینار ئێستا بە 3500 دینار هێلکە بەر لە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز بە 6000 بوو ئێستا بە 4000 دینارە برێز نامێ بتە ڕیکلام لە ئایت مناوەکان هەمووی تقریبا 1000 دینار دابەزێ پارەکە ڕەمەزانی پار کارتۆنی ڕوون بە 7000 بوو ئێستا حالیان کەم تو قسەی لێ دەکەین بە 33000 دینار کە باشترین ڕوونە ئەوەی کە خەڵک زۆر بەکاری دەین هەر بە هەمان کوالیتی هەر بە هەمان کوالیتی دەزانی چاودێری کوالیتی کەش بزەوت کاکندرێن ئەمەمانان وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی گومان لە هەر بابەتێک بکەین یان هەر لە کەلوپەلەکی خۆراک کە تەماشای بکەین نەتوان بە فیزیایی بکەین نقلی مختبەری دەکەین کتابی ڕسمی لۆ دەکەین مختبەر پێمان دەڵێ ئەوە شیاوە یان شیاونی ئەگە برێ شیاونی لەسەر شێوازی هەڵگرتنی شەیە طبعا کۆگاکردن زۆر میمە بۆ خواردن ینی خۆم ئەو ماوەیە فەن کاکشفان هەر ئەو ماوەی بەخۆم زیاتر لە 3 کۆگای خواردنم داخستیە لەبەر ئەوەی وەکو پێویست نەبووە شوێنی فێنک نەبووە ساحیبەی نەبووە و جوان دانەندرا یعنی ئەوەی مشکلەمان لەگەر کۆگاکان هەیە تێکەرکردنی منەزیفات و خواردن زۆر لە کنەمە کارە ساتە وەکو بەڕێوەبەری چاودێری باز یەکسەر دای دێخمووی زراعتی لەگە دەکەم چکۆ دەبتە ژەهرە خوارد زانی لە ماوەی ڕابردوو لیژنەک پێکات لە مستەواکی باڵا بەڕێز حاکمیشمان لەگە بوو سەردانی شوێنێکمان کرد ئەو کۆگایانەی کە لە دەوروبەری هەولێرە سەردانی شوێنێکمان کرد کە ئەوی منداڵ زۆر دەیخوات هەر بەخۆم یعنی وام کرد کاکە لە هەموو بابەتەکانی کەەوەی دروست دەکا بینێنە مختبەری گوتیان زۆر جوانە معاملەکە خاوێنە وایە گوتم ناوەڵای هەروەوە زەنن بزەبت نردمە کوارد کۆنتترۆلی دەرنەچوو یەکسەر دامخست لەبەرەوەی منداڵ دەیخوات هەر مەوادە کە منداڵ خواردیان خۆشمان بیخۆین ئەوەی مامۆستا زۆر جوان باسی کرد دەبتە هۆی کوشتنی نەفسە لێ ئەمەمانان زۆر لەسەرەوە ڕادەوەستین زۆر بە توندیش سزایان دەدەین دەستان خۆش دکتۆر بژۆدا هەم هێل سەروانە نەڕاوسین ئەوێت خڕاب دا ئەمیت بۆش بینە ناو بابەتیدا باشە ئەوێت هاریکار گەل خەلکی گەلە جارا مەسەلەن دێ چت ڕێکە کاپ زەحمە دێبڕت دێئینت پسەنتا بتنی دێفۆیدەکرد لێ گەلەکە دێفرۆشت ئەوێت هۆساب تایبەتیژی ئیسلام سەروانە چت بێژت کو ببنە نمونەکە باش ئەو سنتێ فۆیدەت کە ڕاستی ئەو بتنی بووە یانژی خودی بەرەکەتت ئێختێ بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە زۆر بەداخەوە ئەبینین ئێمە مەسەلەن مسلمانەتی لەناو ئێمە خەڵکی مسلمانی وامان هەیە ئێستا مەسەلەن ئەگەر تەماشای ئیسلام بکەین ئێستا لەو نمونە بابی نیکاح وەربگرین نمونە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرموێ من جاءكم ترضون دينه وخلقه فزوجوه بزانن لێرە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم باس لە چەکە باس لە دینەکە لەگەڵ ئەوەی باسی ئەخلاقەکە طبعا ئێمە کە نوێژەکەین لە مزگەوت ئیقامەت الصلاة يعني جێبەجێکردنی نوێژە يعني ئیقامەت الصلاة ئەداء الصلاة لە چێن دەرەیە لە دەرەوەی مزگەوتە يعني ئەتوو کە لە دەرەوەی مزگەوت لە مزگەوت نوێژەکەی لە دەرەوەی مزگەوت دوکانداری تا چەند دەستپاچی دوکانداری تا چەند ئیسیغلالی کۆمەلگاناکەی پزیشتی تا چەند ڕازگۆی لە کاروباری خۆت مامۆستای لە قوتابخانە تا چ ڕادەیەک تۆ دڵسۆزی بەرەمبەر قوتابیەکانی خۆت
دایکی تا چەند دایکێکی دڵسۆزی هەر ئێکەکەمان جەنابەت ڕاگەیان کاری لێرانە ئیشەکەی تا چەند دڵسۆزی بەرامبەر بەکارەکەی خۆت ئەگەر دڵسۆز بووی ئەوە ئەتۆ نوێژەکەت تەواوە عیبادەتەکەت تەواوە دینەکەت تەواوە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر ئێمە بیکەینە 100 بەش لەو 100 بەشە 20 پەیوەندی بەنێوان عەبد و خواوە هەیە 80 پەیوەندی بەنێوان کەس لەگە کەسی دیکە هەیە یعنی عەبد لەگە عەبد تا چەند ئەتوو لەنا و کۆمەلگای ئەخلاق کە ئێمە باسی ئەخلاقەکەین ئەوە دێتە بیری ئێمە کە ئەخلاق تەنها داوێن پاچی یا داوێن پیسە حاشا نە ئەخلاق ڕازگۆیی ئەخلاقا دڵسۆزی ئەخلاقا دڵسۆزی لە وڵاتت ئەخلاقا دڵسۆزی لە کۆمەلگات ئەخلاقا جین نەدان ئەخلاقا زمان پاچی ئەخلاقا ڕاستی و دروستی لە معاملە ئەخلاقا پێغمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک کەوا شتێک يعني إنك لن تدع شيئا اتقاء الله إلا أعطاك الله خيرا منه ئەتو ئەگەر شتێکی خراپ لە پێناوی خوایدا واز لێبینی دەستی لێ هەڵبگری دەست لە حرامەکی هەڵبگری ئللا خوای گەورە شتێکی باشترت دەداتێ جا ئەوە ئێکەکە لە نیشانەکانی نزیک بوونەوەی ڕۆژی قیامەت کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ زمانێک بەسەر ئومەتم دادەیە کە برا هیچ مبالات بەوە ناکە ئەوەی کە پەیدا ئەکە ئایا حەڵاڵە یا ئایا حرامە پاشی ئەوەی ئەتوو کە درهەمەکی بە حەڵاڵ بەدەست دەینی زۆر زۆر باشترە و بەخێرترە بە بەرەکەتترە لە 100 درهەمی کە ئەو بەرەکەتی بکەم هە بەڕاستیش حەسەن دکتۆر کابراک دەڵێ کاکە وەڵڵا ماندی دەبین حەقی خۆمانە مثلا ئەمن بە دینارەکی بینم نابی بە دینار و ڕوبعەکی بفروشم على الأقل 2 دینار و نیوی باشە ئەو ڕوبعە زیاترە هە بەجددی یعنی خێری لێ دەبینی یان ئەو دینار و نیوە قوربان ئەوە خۆی لە خۆیدا بە هەڵە تێگەیشتنە وا ئەزانی بەرەکەتەکە زۆریەکە تەنها بە زۆری پارەکەیە ئەو سەفتە پارانەی کە لەسەر یەکتری دائنێ بە حەرام کۆی ئەکاتەوە ئەیوانە خۆ نە ئەوە بەرەکەت نییە نە بەرەکەت لەوەیە بەرەکەتەکە نەوعی دیکەشتەی معنەویە مثلا ئەتوو ڕوبعەکی بە حەڵاڵیت کۆکردیتەوە ئەو ڕوبعە بە حەڵاڵە کە بە فیڕۆ ناچی زوو لە دەستت ناچیتە دەرێ شتی زۆری پێەکەی ئەوە بەرەکەتەکەیە بەرەکەتەکە لەوەی دایە بەرەکەت لەوەی نییە ئەتوو زۆر دەفتەران لەسەر یەکدی دابنێ کابرا مەسەن پارەی زۆری بەدەست دەکەوی بە زوا دەکات دەبێت نەخۆش سەرفکەوا بکە قولاغی مەچینەی دەشێ لەو لای نازام ینی زۆر مزەخە دەستێ ماڵی بە سەدان نەخۆشی بووە ئەبینین ینی پارەی استیغلالی کۆمەلگای کردیە ماڵی کۆمەلگای خواردیە ماڵی خەڵکی خواردیە ئەبینی تووشی نەخۆشەی بۆ لاقی لێکرایتەوە تووشی نەخۆشەی کە بووە دەیان عملیاتیان لۆکریە دەیان دەوڵەتیان پێکردیە عیلاجی نەبووە چارەسەری نەبووە دوای ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو تاجیرە و ئەو بازرگانەی کەوا بە حەڵاڵی ئیش ئەکا بە ڕازگۆیانە ئیش ئەکا لەگەڵ پێغەمبەران و لەگەڵ شەهیدان و لەگەڵ پیاوچاکانە لە ڕۆژی قیامەت بەڕاستی ئەوە تۆ بەڵێ ئەوەی بەدەستبێنی بەستە طبعا پرسیارە چ لێ بکەم زانی شمەش خێری نەبزانی شمەش خێرەمە دەیکەی مامۆستا لە چاودێری بازار دەکەن کە موادێک سپارە دەگرین و نیالم کاتە دەستا وڵات ڕابنەوە ئەشکە پرسیارەکەی بۆ نوعی پرسیارەکەی بکەم لە چ کاتێک ئەوانە خێریان دەگاتێ و لە چ کاتێک لە جیاتی خێری گوناحبار دەبێت ئەوشمان پێ خۆش طبیعی پرسیارەکەی جەنابەت زۆر زۆر وەجیها زۆر لە جێگای خۆیتی این جەنابەت و جەنابەت طبیعی ئەمن سپاسی بەڕێزیەکەم حەقوا بۆ ئەو پرسیارەی طبعا حەق خۆیتی طبعا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرموێ عینان لم تمسهما النار عين باتت تحرس في سبيل الله وعين بكت من خشية الله دوو چاو هەنا ئاگری جەهەنەم نایان سۆتینی یەکێک لەو چاوانە چی هەیە ئەو چاوەیە کە حیراست ئەگری لە پێناوی خوایدا چاودێری ئەکا ئەوانە ئەگریتەوە ئەو بەڕێزانە شورتەکانمان ئەگریتەوە ئاسایشەکانمان ئەگریتەوە هەموو ئەو کەسانی کە خزمەتی گشتی ئەەکەن پێشمەرگە قارەمانەکانمان ئەگریتەوە ئەوانە هەمووان ئەگریتەوە ئەوانە ئەرچیان زۆر گرانەوە زۆر دەستخۆشیان لێ ئەەکەین بەڕاستی کارێکی چاک ئەەکەن هیوادارین توندریشیکەن هیوادارین ڕێگە لەو جۆرە کەسانە بگرن کە استیغلالی کۆمەلگا ئەکەن ژەهر دەرخواردی کۆمەلگا ئەکەن بەڕاستی ئەوانە میکرۆبن لەناو کۆمەلگادا حەقی خۆیتی تەوبە بکەن پەشیمان ببنەوە بگەڕێنەوە لای خوا ترسی خوایان لەناو دڵدابی زۆرم پێسەیرە کەسێک دێ لە سەف یەکەم لە پشتە من نوێژەکە مەرحەبا یا شەهر ڕەمەضان بەیانیش لە بەیانیەوە تا ئێوارە قۆڵی خەڵک ئەبڕێ بە مانگی ڕەمەزان و بە زمانی بە ڕۆژیش نا حەقوای ئەو کەسە بڵێ مەرحەبا ئەیمانجی قۆڵ بڕین ئەیمانجی ئیستیغلالکردن ئەیمانجی تواننەوەی کۆمەلگا ئەیمانجی لەناوبردنی کۆمەلگا لە کاتێکیدا کە ویژدان باشترین شتە لە ئینسانی طبعا هەر کەسێک
ڕەحمی نەبی ویژدانی نەبی خوای گەور ڕەحمی پێناکە ئەفەرمێت خوای پێغەمبەر فەرمێ الراحمون يرحمهم الرحمن يرحمهم الرحمن يرحموا من في الأرض يرحمكم من في السماء يا يرحمكم من في السماء ئەو کەسانی کە بە بەزەینە خوای ڕەحمان ڕەحمیان پێەکا بەزەیی پێدا دێنەوە ئێوە بەزەیی بکەن لەگەڵ ئەو کەسانی بەزەییتان هەبی لەگەڵ ئەو کەسانی لەسەر ڕووی زەوینە ئەوەی لە ئاسمانە بەزەیی دەبێ بەرامبەر بە ئێوە یعنی ئەو پەڕی بێویژدانیە تو لە کاتێکیدا کە خەڵک کەم دەرامەتە خەڵک وەزعی باش نییە لە وەزعی ناڕێک و کەم دەرامەتیدا ئەژی سەرڕای ئەوەش ئەتو بێ ئیستیغلالی کۆمەلگا بکەی بە پێدانی شتی ئێکسپایر بە پێدانی شەربەتی ئەتو باسی ئەو شەربەتەش پێ قوربان ئەو شەربەتانەی کە لە بازاری دروست دەکرێن ئەوە موسیبەتن ئەوە سەرەتانن ئەوانە میکرۆبن لەناو خەڵکدا دروست بووینە حەقی وایە ئەوانە سنوورەکی زۆر باشیان لەوەدا بندرێت بە تونترین شێوەش سزا بدرێن بەڕاستی شەرع لەسەرتان پێویستە وڵی مامۆستاجیان ئەگەر بەرخصەتتان طبعاً فەرموو ئەمانان باسیەوە ماکرد کەمە هاوڵاتی خۆمان دەبی هۆشیارکەینەوە لەو بابەتانە بەر لە کڕین ئەسمان کرد ینی با نەگەڕێنەوە سەر هەمان خاڵ ینی ئەوە ئەمە هەموو جارە مڕعەت دەکەین دەرێن گەنجەکە خەریجی کولیە شی نەمەنی دروست دەکاتن لە ماڵی خۆی دەینتە بازار ڕێگر لەوە نیمە من خۆشم گەنجم لەبەرەوەی ئیشکەم وە دەستی کارکەم وە دەمانێت ئەو کەسە دەستە چکاری هەبیتن و ئەمەمانەوە چاودێری بازرگانی باز لەژێر ڕێنمایی تەندروستی بازرگانی بیکات تەبیعیە بەڵام ئەوەی مامۆستا باسی دەکا بەڕاستی زۆر بووە یعنی زۆر بە ئەمە نامانەوە زۆر و داشمان خستنەها و مامۆستا گرتی تشمان و لە ناویشمان بردنە لەبەرەوەی بەس ئەو ڕنگ بووە هیچ تەمەتوع تێدا نەبووە کەسێک بەرەکەت یعنی باسی بەرەکەتمان کرد ئەبینین کابرایەک بە حرامی کۆکردیتەوە دنیایەک پارێ لەسەیەک دیدانە لە ناکاو تووشی نەکسەیەکی دارایی ئەبی وەکو پوش کوبانەی ئەدا ماڵی هەموو ئەڕوا تووشی زەرەرکی زۆر گەورابی داوای لێبوردنەکە نازیزی ئەوە گفتوگۆکەتان خۆشە بەرەکەت دەکەویتە مەجلیسەکەی ئەوها خۆشە بەڕاستی یعنی زۆر بووە و ئەمەمانانی زۆر دەستمان بەسەداگرتیە بەس ئەوەی زۆر میمە هاوڵاتی بەخۆیتی یعنی ببینیتن شەربەتەکە نەعینوانی لەسرە نە تاریخی لەسرە نەدەزانی کو دروست کرایە لۆ دەیکڕی یعنی شوێنی باشمانەیە کاکە شوێنی باشمانەیە و چەند ساڵە لەو هەولێرە و شەربەتیش دروست دەکەن و شوێنشیانەیە ینی ئەوە دەتوانین دەست بەسەدا بگرین مامۆستاجان بەڵام ئەوەی کە دەینتە جادەی ئەمە ناتوانین زۆر ئەوەی لەگە بکەین دەبی خەڵک لێ دوورکەتەوە نەیکرد ئەو بەشی دوێن پرسیارەکەی مابوو لە چ کاتێکی ئینشاڵە گوناحبار نابن بەزە ئەگەر چ بکەن یان چ نەکەن گوناحبار دەمەوەتونتر بن بۆم ئەگەر زۆر باش ئەوە نەکەن پێشی وەڵامی ئەو پرسیاری جەناب دەم و یەکەم زۆر تام و لەزەت لە دەنجی جەناب دەکەم ئەوە یەک دوو قسێکی خۆشتان بجێم ڕۆژێکیان لەکن مزگەوتی خۆم مزگەوتی من پێدەزان مزگەوتی عومەری کوڕی خەتاب لەوێ ڕا تافولکەی حەی شورتەی چەندە زۆر کەمەوانە ئەم تااقەتم نەبوو بە ڕۆژی بووم دەستم بۆ تەکسیشی ڕاگر گوتم کاکە تافولکەی حەی شورتم ببە یعنی هەشنودە شاقا وەڵە هەندە دوور نییە کاکە لەوێ ڕا وتارەکی تێر و تەسەری لۆ من خوێندەوە سایق تەکسی وتارەکی تێر و تەسەل نەوعی عەلامەی سەردەم نەبوو یعنی وتارەکەی زۆر تێر و تەسەل بوو ئاەتی زۆر باشی دەینەوە حەدیسی زۆر باشی دەینەوە دەگەینەوە دەڵێم چەندە کاکە حەقت چەندە وەڵا 5,000 ئەو کاتەی گوناهبارە بن ئینشاءڵڵا نیشیتیان بەس ئەو کاتێ گوناهبارە بن کە کەسێک هەڵیان خەڵەتینی کەسێک بە پارە بەرتیلیان بداتێ چاوپۆشی لێ بکەن چاوپۆشی لە هەندێک کەس بکەن خزمانێ بکەن واستە و واستەکاری لە کنیان بخوا نە بێفەرق و جیاوازی ئەگەر ئیشیان کرد ئەوە پاداشتی خۆیان هەیە لەکن خوای گەورە ئەگەر بێت و خزمانە و یا جیاکاریان کرد یانەوە برادرمە هەندێک برادرمە مامۆستاجیان کە دەست بەکارمە لە بەڕێبەتی وەکو بەڕێوبەر قەرارەکەمدایە کاکندرێن برادرە چیە مامۆستا برادریتی تەلەفۆن دەکاتێک کاکۆگرە تو برادری منی ها با بەصریح العیبارە لۆتان باسکەم ئەگەر بێ مساعدەی بکەی غێرە من غەرامەکەم کردیە کە کاکندرێن تەلەفۆنی کرد فیدووی دەکەم وبجارة چکە کاکندرێن نەرێ وڵای کاکۆگەر دیتیان وڵای پێم خۆشەوە فیدباکە وەرگرنەوە کەناڵی گۆ کەناڵەی نازدا لە مانج ڕەمەزان پیرۆ زۆر لەگە من بووە زۆرترین گلەی لێ خودی پارێزگاری هەولێر بەدەست خۆشەوە گوتی وەڵی گلەی لێ دەکرێت بە هێشتان زۆر نییە ئەوەی لە تموحی منێ زۆر گلەی لێ بکرێت ئێمە مایە مانە خەڵک گلەی مالێ دەکەن بەڵام چ خەڵکە چش قوتار دەکەین عنی ئەمە احتیمالەیە یەک کەس غەرامە بکەین شوێنی دابێخینەوە بەڵام ئەو خۆراکە دەچێت چەند ماڵ چەند منداڵ دەیخواتن چەند ئینسان دەیخواتن لێ
زۆر لە سەوەی توندم کاکە دەست خۆش باوەڕ دەکەی شوێنێکم داخستیە ئەوڕۆ تەلەفۆنم لەوە پێما خۆشە بیکەوە گوت وڵی لە 5 ڕۆژ بوو بە سەلاحەتی من 10 ڕۆژ چکە تەلەفۆنکە 10 ڕۆژ دەبی قەپات ئەخە زەرە دەگوت ما زەرەکە فێر نەبی جارە چکە موادی خرابین أي خذي خرابن بس دەست خۆش بێ دكتور تفسيري قرآن أو لقل الراوة. أخيندري أو ما مستاي باشا. أتداري لو بيني أتو جيجري كاكا دكتوري باشا. دبي باشا. دبي لخزمتي بين لە خزمەتم. يعني شعري بخيني خزمە لە ئێمە لە خزم جیهان. بەس پێشوەی بە ئەمە شتێک کاکە تەواو لە بیر نەکەن بانەڵێنەوە مۆزوعی بێڵە. گۆڕی دوای بەبیرم بینەوە لەسەر ساخ تەکسی بە ئەمش نوکتێک لە بجەرمەوە هەمووان جیان لێ هاوین بوو گەرما بوو تقریبا 10 ڕۆژان ئەم دەچوومە مەعرەزان سیاری بکڕم پێم نەدەکردرا لۆم ڕێک نەدەکەت ئیزعاز بوو بووم ئەوجە ئیشم هەبوو هاتوو ئەو شتانە ئەوە پاش عەسرێکی هەر زۆر گەرم بوو ماشەڵڵا تەکسێکم ڕاگرت و گوتم کاکە تا مەعرەزی بم بە ئەو تەفسیری قورئانەکەی دەکەم بەدەنجی من آخر سەوتی دابێ ئەمنیش سرم دێشە يعني علاقی بەوە نییە تو هەندێک جاری وای قەیناکە ڕاستە قورئانە ڕاستە بەس هەندێک شتێ ئینسان بەدڵ و بە ڕوح جێبداتێ هەموو کاتێک ئەوەی نییە تو باشە وڵا سرم زۆر دێش هەر نەم دەزانین چ بکەم ئاخیری من گوتم ئەرێ برا ئەگەر زەحمەت نەبی یەک تۆزم کەس کرد آخر سەوتی دابێ کاب نەشی دەناسیم وڵا کابرا دەستی بە پرتە پرتان کرد گوتی نا وەڵا گەنجی ئەو زەمانەی هەر خەریکی نازانم چنە و تێک دەچنوشی گیان لە قورئانی دەبی ئەمش گوتم کاکە بەو خوای وەنیە مەسەلا ئەوە نیە بەس بڕواب کە سرم زۆر دێشی التفسير البخيل ڕاستە هەرنی بڕیەوە کابرا هەر قسەی کرد و هەر زۆر نەوعک بوو باشە تقریبا ئەوە 10 ساڵێک لە من گەورەتر دەبواستم دەکرد دەی حەزم لێ بوو تۆزە وەزعەکە هادێ بێت تا دەگەمەوێن دەرێ کابرا نەیبڕیەوە هەر بێتام کە کوێ گوتم ڕەحمەتی خوا لێبی وەڵڵاهی ئەوە ئەمنم ئەمن ئەتوڕات گوتی کوف هات گوتم ئەمنم گوتم کاکە بەناوی خودای بەخشندە و مهرەبان وەڵا کابرا ڕاستە ڕاگرت سێ گوتی برێ وەڵڵا ئەمنم کوێ گوتم کاکە ئەمنمە تو یەک دەقە ڕاوستە مەسەلەکەەوە نییە کابراک ئەگەر نەیویست جێبداتێ خۆ حاڵەتەکەەوە نییە تو بڵێ وەڵاو بێدینە یان نازانم چییە هەموو کەسێک وەڵحاصلی ئۆکەی ئەوەی کوژاندەوە ئەو جەما هەتا مەعرەزێم ڕەحمەتی خوای لێبی هەر ڕاست مێشتی بردم هەر بریاوە پێ با باشتر بوو يلا دكتور تقول والله جا دنجي ما مستاي قرآني بيروز بتفسيري دنجي برام والله زۆرمان پێخۆشە هەردوو یەک لە دیارەکە کە پێشکەش بە ئێمەیەکە سورة الرحمن ئینشاءڵڵا ئەوە ئەو تەفسیرە ئەو خوێنیتەوە لۆی ئەبیتە نور لا ڕۆژی قیامەت إن شاء الله أمجي بارك كابين ئامین إن شاء الله اللهم آمين سورة كهف سورة الرحمن رحماني في آخر ڕەحمان زۆر ئەوەی تێدا بداية شيهان كهف كهف سورة الكهف کاف يا الله ئەو محەممەد ژەڵێ کاف يا دەی لۆ نابینمەوە داپەڕە بينا وەنیە ئەو دیتمەوە بينا ئەو بينا ببيع ئێ وەڵای وەم کرد 3000 أو إسراء ئەوت أي بارك الله فيك أي بارك الله فيك دەست أي بارك الله فيك دەزانی هەتا ڕاوستە بە بزانین بابر ئاەتی على أولي هتاك أوي يا الله هەتا چەندی لعلك باخع نفسك ما مستأتو دس بيبكا نايو خوالي بينا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بەناوی خودای بەخشندە و میهرەبان بەناوی و خودایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەیە الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا سپاس و ستایش بۆ ئەو خودایەی ئەم کتێبە کە قورئانە بۆ سەربەندەی خۆی محەممەد دابەزاندووە هیچ کەم و کوڕی و ناتەواویەکیشی بۆ ڕەوا نەداوە قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين
الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا کردویەتی بە چاودێری هەرچی بەرژەوەندیەکانی ئادەمیزادە و ڕێک و ڕاستە لە هەموو شتێکدا بۆ ئەوەی یاخیەکان لە سزایەکی سەخت بێدار بکاتەوە کە لەلایەن خودداوە لە دنیا و قیامەتدا یەخەیان پێدەگرێت و مژدەش بدات بەو ئیماندارانەی کە کار و کردەوە چاکەکان ئەنجام دەدەن بەوەی کە بەڕاستی پاداشتی زۆر چاچیان بۆ ئامادەیە. ماكثين فيه أبدا بەردەوام و بۆ هەمیشە لەو بەهەشتە سازگارەدا دەمێننەوە. وينذر الذين قالوا اتخذ الله ولدا هەروەها بۆ ئەوەی ئەوانە بترسێنێت و بێداریان دەکاتەوە کە دەیانوت خوددا منداڵی بۆ خۆی بڕیارداوە. ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا. جا ئەوانە نەخۆیان و نەبا و باپیرانیان لە ڕووی زانست و زانیاری و تێگەیشتنەوە ئەو گفتارە ناقۆڵایە ناڵێن. ئەو بوختانەیان قسەیەکی زۆر گەورە و ناڕێکە کە لە دەمیان دەردەچێت ئەوانە جگەل لە درۆ و گفتاری نابەجێ هیچی تر ناڵێن. فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. جاتۆ لەوانەیە لە خەم و پەژارەدا لە سەرنجامی ڕەشی ئەوانەی کە باوەڕ بەم قورئان و فەرموودەیان ناهێنن خۆت لە ناو بەریت و لە داخ و خەفەتدا بمریت. بارك الله فيك ويش الله خدش ورزق با سلامتت کە یاخوا. یعنی وەکو بڵێ بەو دەنگە نازدارەت ماشاء الله دەمان بێ ناو کڕۆچی یعنی دیمەنەکەمان ڕاست دەینێ پێش چاوەڕاستی دەنجی مامۆستا دەستیش یعنی بەڕاستی ئینکار ناکرێت. خوای گەورە تۆفیقی بداو بی. من هەموو ئومێدم ئەوەیە یعنی خوا ئەوم لێ قبول بکە بڕوا بکە بە ئێستاشەوە دەتوانم یعنی ئەگە هەر بە حساباتی یوتیوب و دانان و هەموو ئەو بابەتانەوی دەتوانم پارەیەکی یەکجار زۆری پێکۆ بکەمەوە. دەمەی ئەو شتانە بۆ ڕوونکردنەوەی هەندێک بابەت بڵێم خەڵکانێک مەسەن لەولا قسە دەکەن هەروەها بەڵام نامێ ئەو بکەم و تەنانەت بیرمە لەو ڕۆژەی کە ئەوەشمان کرد یعنی تەفسیرەوەی ئەو مەجموعە کەسێک کە بەشدار بووین لەوەدا شتی ڕەمزی ماوەرگر زۆر کەم 9 مانگ پێوەی بووین باشە شتێکی ئەوەندە ڕەمزی ماوەرگر کە نەیکرد هیچ یعنی هیچ شتێشوانە بوو. ئەویش تەنیا بۆ ئەوەی هات و چوو بەزم و ڕزمەکەی خۆمانی پێ بکەین کە دێن و دەچین و هەرەوە ئەو ماوەستا دەشتی شتێکی پێشکەشکردین جەنابیشت پێشکەش جەنابەت هێشتا یاڵڵا ئینشەڵڵا خودی خێرەوەن هەردووکە بنوێست ئەم پێک بچینە بەهەشت دەنجی زۆر خۆشە هەنی هەدیەکەی ئەوەیە پێکەوە دەچینە بەهەشتی کاگکتۆر ئەمە ژۆی دەزانین هەمومان دەستنە باشتێ بەس ئەمە دەنجی زۆر خۆشە دەبچینە ئەم من گوتە دکتۆری نام خودێک وەرە دەنگەمە گێرچنەوە ئێنێ والله ما بەحسێن دەکرد ئەوێت باش و خێرەکە مۆزن تێدا ئەجریوانە ڕۆژە قیامەتە گەلەکسدە باش ئەوێت تۆ سانوکەل ناو بازاری هەنە مەسەلەن منافەس هەبت وا بکەن تشتێ خۆ ئەرزانکن نەگرانکن لە هەولێرێ. وڵای کاکشیفان لە مانجی ڕەمەزانی پیرۆز سێ چار شەریکات ئەوانەی کە خۆراک دەینن ویان کردی ماشەڵڵا یعنی ئێستا فێشار شەریکەت مازن یعنی بەڵێ یعنی شتەکی بەرچاوڕوونی یعنی ئەنجا لەمە دەپرسن لە فران مارکێت هەرزانە لەو لە فران مارکێت گرانە زانی ئەوەی کە لە فران مارکێتیە کە نامی ناوی ئایتمەکان بینێ ئەو شەریکە سەپۆرتی کردیە ینی دۆلاری احتیمالی بە 136 دابێتێ کە بە 150,000 دینارە تەمەشاکە لە کارتۆنەکی حیساب کە تقریبان 3,000 دێتە خوارێت تەقسیمی 12 کە هەڕوونەک بین چەند دێتە خوارێت لە برنج هەروەتر ئەوە شەریکەکانن ئەو منافەسە هەیە لە بینیان یعنی احتیمالی ئەو بە 35 بیداتێ ئەو بە 38 بیداتێ یعنی ئەو منافەسە هەیە خاصە لە مانجی ڕەمەزان منافەسەکە شەریف زۆر هەشە کاکشیفان یعنی ئەو دابەزینەی ئێستای کە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەمەمانای چاودێری بازرگانی هەست پێ دەکەین ئەو بابەتەی بەڕێستەکە ورژاند یعنی ئەو منافەسەی بینی خۆیانە و
بە ئینسافەوەش برێم وجدانەکن بالضبط وجدانك بیا بۆلۆ ئەو بابەتە زانی وەزعی لەبەر کاک دکتۆر ببوورە لەبەر ئەو وەزعی کەمە تووشمان بۆ خۆ دەزانانی ئەمە ئەو بەرنامە چیکە لی دانیشتینە زیاتر لایانی دینی و ڕەمەزان بەس ئەوەی کە بەغدا و فشاری لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردیە تاجرانی ماستیان بەو بابەتە کردیە یعنی سەپۆرتەکەی لەلایەنەوە وەجێی دەستخۆشیشە بەڕاستی بەس ئەوانەی کە دڵسۆزن و ئەشیای باش دێنن ها لەگەوانەمان نییە با هەمووی تێکەر نەکەین و بە عام دەستخۆشیان جا لە سەقسەی بەڕێزیان لە ئەو کەسانی کەشتی هەرزانەکە نوشتی باش دەینن مژدەشیان بدەینی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وصیت لە ئیمامی ئەنەس ئەکا فەرموویە کە سابەتت حەڵاڵکە دوعاکانت قبوڵە بن چگامین زۆر جار هەیە مەگلەی لەوێکن ئەرێ لۆ دوعامان قبول نابی پێغەمبەر فەرموویە کە سابەتت حەڵاڵ کە دوعاکانت قبوڵە بن جاری وایە ئینسان بەیەک لوقمەی حەرام چل ڕۆژی دوعای قبول نابی چل ڕۆژی ئەوجا ئەوەی ئەوانەی ئەیانەوێ کە دوعایان قبول ببی بەرەکەت بکەویتە ناو سەروت و سامانیان با کەسابەتی حەڵال بکەن بە دڵسۆزانە وڵای بەرەکەتی زیاترە وڵای بەڕقەم نییە بەخوای گفتیم خشیمی کە تا گوت دێکی پێشکەشیمێکی بڕۆم گوت بۆ ئاوا خورما و کۆدە لە بیرم ئەوەش هەر حیساب عافیت بە دکتۆران گەلە گەلە والله هو تاريخي تواوني لای چەند دەری تأكيد باوەڕکە يعني ما مستعد تاديري وازر گەڵاڵەیی کاکۆنووسیان گەڵاڵی ئەگەرنا ئەمن گەڵالیمە گەڵاڵە ئەمەش هەلەنگۆی والله هو دەبی تاريخي ببین مامۆستا و ناو شوشەیە ئەجامە فیزیاییش دەزانانی ها مامۆستا يعني کەواتە مشا دەکەین ئەگەر ئەو شەیەکانی تەواو بهینە یعنی تەواو دەڵێم ئێستا بخوێنیان دوای والله بەدڵی خۆ دکتۆر ئەم گەلە گەلە خۆشحاڵ بین وەختیمای کورتە مەزیە ئەم هێشتا کاتێک خۆشمان بەیەکەوە بردەسەر هیوای سەرکەوتن لە بەڕێستان لە بۆ بەڕێستان هەروە بۆ خورماکەتەوە بۆنی هیچ عیبینە من مامۆستا جان ئەگەر نە ئێستا قپات دەکرا پاش عزیزن لێرەش هەڵگیرانەکەی باشە عیبانی دەستان خۆش بی عزیزن سپاس هەر بژی طبعا كاك حسام جوات فبرا سلامتيش الله أركاك حسام وتست سلامتي جانك براس تاقطع يستاش أي جان والله يا ربي أنها بايت سيا والرئيس راح تكربا يا الله يستا جاكر دزاني أو إني بخواي بروسيا يا الله دسبك ما بسكرة وداعا يا رمضان وداعا يا رمضان منجني ويبوني إيمان منجني ويبوني إيمان ميوان والسفر أي مالان ميوان والسفر أي مالان رحمتي بو همومان رحمتي بو همومان اللهم يا حنان اللهم يا منان اللهم يا برهان اللهم يا برهان اللهم يا سلطان وداعا يا رمضان دياري وبخشن داي اسمان دياري وبخشن داي اسمان بوتك رايقون اخبارا بوتك رايقون اخبارا فرصة هر وقبارا فرصة هر وقبارا بود الله يبرين داران بود الله يبرين داران وداعا يا رمضان وداعا يا رمضان وداعا يا رمضان بخير شي اي رمضان فايد الله وراه والشعر بمعايا وار بوتسين الرجم سايلي سرشكم حروك وباران بوسي وكو يعقوب من نبم بشهر شعران لو يوسف برسي ملبيا لو يران هرجتني الصراقي لهيدنا ودلي ما هرجتني الصراقي لهيدنا
مطهر أقوى ولا كفاري مدينة ومدينة شارك يتغفر ما بتوقع ودانا حتى يكون آخر ما بتوقع ودانا حتى يكون آخر ما مزروي دي داريتم همو ساعتي خمداخم همو ساعتي خمداخم ضل مسوتاوكم شبكم يا رسول الله سوتم يا حبيب الله
والسلام أسوتم وطوافي أسوتم وطوافي وتهل دم كلامي تبكم يا رسول الله تبكم يا رسول الله يشفى مدينة تبكم يا رسول الله تبكم يا رسول الله وزمترنا في الصدام يا رسول الله صدام يا حبيب بيكفا لقينا مدينة إن شاء الله عشتم بيكوا هاي هم قلتم أي براه كانهم الله يجمعنا بعيدين الفرح ويزون عن قلب الله إن شاء الله قلتم كان أمن كنتيكم دابو قريان بارامو إن شاء الله قلت باديني مكير أجري ومنها واركران التسبيح إبراهيمنا اوي كاك عبد الرزاق في الدنيا خياط التسبيح لا وش ورقت يا كاك نيتي التسبيح لا تسبيح برام ما بخوي كاك والله كاك اخو لما زسنا من قوت مكاك او تايس الصبر مقرتي او قلقلوا تسبيح لما وصل الشبر والله كاك كام بس هديك اويس او هديك بس يتكبوا قلت لا 10 الاواخر ان شاء الله اشتشكبوا عم الصبر اقاكد لمشبي اقاكد بس بيراد اسبيدك التسبيح دور قرت من الاخر اشتكبا مزمعي بمزمعي هم السود مان الله اكبر حزناكم يعني تاكج سبرايز بي يلا تكب هم بحث خير وبركه كر وما بحث وانا ذكر افي خوديري خير وبركه كن ان شاء الله افي خير وبركه زيادتر بر افي تاری کاری خلقی بکن زیادتر میجام وجوری بچینه خارنگه کی سكز مروف الشرزا افيد بخو بحشتيت كرن يا الله سكا مروف الشر سكا مروف خير كر يا الله خارنگه هاي تشكري سكا ان شاء الله خدي بردستي هر زيدك لا تشيش خانكي بربانك حاضر دكا نبه هرزاني ببلاش ببي برامبر دتا تخاني بصالة سوال اواني جينجا باريزن اواني بيداويستيا ها اوي كما اوي بي مثلا بينيا بسوار داتي او خواردنا لبي ببي برامبر ولا دغري قد بزاين چه خارنگه هكا ويش الله خديت صوزي دكت سليماني شو حولي ربچينا سليماني يلا سليماني عزيز فەرقەکە لەگەڵ شوێنانی تر ئەوەیە کە ئێمە خواردنمان بۆ نەبردون یا پێداویستەکان بۆ نەبردون بۆ شوێنەکەی کە خوای لێن بە عەکسەوە ئێمە وتمانە با خۆیان بۆیە وەکو هەموو هاوڵاتێکی ئاسایی کە واجبی سەر شانمانە ئەمە ئێمە بە پیاوەتی ناوی نابین بێن لێرە کەشەوەوای ئێرە وەرگرن ڕەمەزانی سەیری ئێرە بکەن سەیری ڤیوڵاژ بکەن سەیری ئەو سەمای مەولانەیە بکەن وەکو هەموو هاوڵاتێکی ئاسایی طبعا او جۆرە میوانداریانە توانین بڵێن جۆرێکە لە دڵخۆشکردنی سوودمەندانمان بە تایبەتی لەو وەرزەی ئێستا کە جەژنەکانی نەورۆز و ڕاپەڕین بە تایبەتی جەژنی نەورۆز کەوتە ناو مانگی ڕەمەزانە نەماتوانی وەک پێویست بیان بین بۆ دەرەوە یاخود گەشتێکی بەهاریان پێ بکەین بۆی ئەو جۆرە دەرچوونان و ئەو جۆرە نانخواردنانەی ئێرە ئەو جۆرە میواندارانە جۆرێکە لە دڵخۆشکردنی ئەوان دەتوانین بڵێن کەمە لە سەرخاڵی و گرفتە دەرونیەکانیان کەم دەکاتەوە. الله خدي خيرات بالمست ان شاء الله هر زياده بن نبتني تي رمضان ده هم وقتا هر 12 هيفا او ساري كاريا وانا ممكن افيت انا يبقى صلاه شوان يعني هر 12 هيفا ببلاش توزعك بس هاري كاري افيت بي تي في نبو همي انا هكذا
خودت سازی دکتیش انشالله ما پارتنی نبرات تو جو ساز زغریه بهم گفت پارتش بدیکاتتی نه آخر وم زين درك هكا يعني هري والله بلا بدنا هميه معقوله دري هر 12 سال 12 مانجي كابرا بكاته بلاش خو لا بخير خير خير اوكي خير بكابرك وزاني باري برشيتي تيش زتو همو ايواران همو ببلاش ناكرنا ذكري يلا ما شاء الله مد ودانا حتی هم چینا خورنگی هاتینه و مدکانک لیری وکر اوه دست رنگین جی و با چندین سال هر برنامه پاشی و اصابیه بله یعنی وکه پشگیریدانک بوانه اوه کارتو سای دستیت کن و آنلاین فروشنیان جید بازارت وکری دا گل جارات ویستفالاده چیت بهاره بن چیت رمضانه بن چیت نوروزه بن بجداریات داد کن ماشاءالله ام جی هول دین وکه هندی مپیچه بد ام پشگیریدانه بتایبتشی میوان کرنا وانا بحث کرنا کارت خو ام بکین افشوا جی ماشاءالله دو خانمین دست رنگین گل مدانه خود حس کت افشوا دی بحثا کارین خو کن جوان خان و سوما خان هنگل گل بخیر یا خو بخیر بین خو بخیر بین او دان تان کردو هم بخوتان هم بو کار دستی جوانانه استا یک قصیان لسر دکین یری روناکتر کردوا خوشتانه هر زور دو باشه جدانه اکسسوارات و صابین و کریم بابتی هدی همش وی رخی دست بکنی و جوان خانه خو بخیر بجون بخیراتی جوان تو با هر مادام برودكت كانت هنا بلين برهمه كانت او انا تشين لكينه وخريكي دروس كردني ام برهمه تايبتاناي هموش سروشتينه چون دروس دكي سرتا دس خوشتاني دكم كاو درفتتان بمندا بو بجداري برنامج جوانا كتام كم سرتا بيروكي او بيشم لخزمك مانوا كاتي خوي لسالاني 35 كان لغوندي بيرداودي هوري دروستيان كرديا او كاتي بحكم اويك زنج زياني دوم بو يعني دا او نبوه يعني هاتو تسوي ولاتان نبوه برهمي دا درچنا هاتنا كردستان او ناصر بن لنا وغندك اخوان درستي كان منش بكو بريزق لبو او بيشه زوانيو زندو كردوي او بيشه هستن با لسر ارشيخوم دستن بو ايشكل كيف او خدمتان يعني قديم زمان او افرتش بتمام بو يعني خوان مالي خوان درستيان ذكر هلا تصوري حيواني يعني تصوري اجليو لا بيكاتي سرشتي وروج سرشتي وبون خوش كردن يعني الريحان وقولوا اوشتان بكارينا وبو رنجيج قلاي داريان بكارينا وزيات قلاي زيتون يعني صد لصد سرشتي همو سرشتي بالي منيش سرتاي بيرو كم بو دست بيكردو كتمدو ايشكاي ورده دست بيكرد لزيتي سرشتي ولا ميوي سرشتي لروج سرشتي تاكو قاندما وحد استاكا ببي وي مواد كيميائيه بكاربين هر همو سرشتي داخل همو زيتا تشينا اوانا صابون كريم بله صابون كريمه صابون الشلا يعني الرقي لسر شوي الشل او تازه برام هري قلت او بله اوان ورقي الشلا اواش اللي فككيتي يعني خذ بهذا شوي وكنت قبل الشامبو هكا بله يعني الرقيه صابون شي سايله بله اول بوخت شي لبو انا كان خوشن كسوتاينا دور بخويا كان صابون الرقي اسعاز بكالقنا لبو شفتن كلا مثل سيدره سن بيست كان سبي بكريتو باك بكريتو لزياتي درمان كيميائي بكاربيني بۆ سابوونەی لێ دەدەی ڕۆژێت جارێک بەکاتەکەی ئەوە چێ دەتوانی پێکاتەکەی بڵێ یان سڕەوە نان ئاسایی سەری تێدانێ هیچی چییە پێکاتەکەی زەیتونە زەیتی زەیتون و ئاوی زەیتون پەینی سابوونی تێدەکەی و دوو جۆرە پەینمانەیە شل و ڕق ئەمە شلەکەی تێدەکەینە تا شل و اعتیادی دەیکوڵێنی 3 سەعات یعنی دەبێ قیاسەکەی صەحیح بێ تا بکتە سابوون نابی پلەی گەرمی بەرز بی یان نزم بیتن ئەگەنا دروست نابی باشە ئەوە چیە ئەوە سابوونە بەڵێ ئەوە سابوونی باوی تاڵە چیە باوی تاڵ باوی تاڵ ئەوە بۆ لابرنی لە کەوپەڵەیە لە کۆپەڵەی لا دەبێت ئەو تەوانە مشتە جروبەی لەسەرە بەڵێ بەڵێ ینی تێستمان کردێ 2 ساڵ دایتمە خەڵک نەتیجەکەم وەرگرتەوە الحەمدولillah ئێستا ینی وەکو بڵێ مشتریەکان بەردەوام داوا دەکەنەوە لبر استفادان لكرديا زور باشا با صابوني قيتو دواء دين هر بس صابوني دكين ما دام هم برهم كانت هنا سوما تجيب خيراتي زور سباس تخريك السوما خام الله كام نيج ليره هم برهم ما شاء الله سوما خان والله طبعا برام اري والله سؤال حزين وانا يعني زبابي دم لستي كتشلو خوي هل بجيري او زاد ساعه والله ما بكري سوما والله افات تشكنجي ورا شوليت كي تشوا تدسبيك وان تشتا تشكيفات كري أبد وان برهما بيتشت كين نزدیکی 4 ساڵە وەکو کاری فرۆشتن دەستمان پێ کردووە بەس وەک دروستکردن لە مێژە تقریبی 10 ساڵ 12 ساڵ دەبێت
چکە پێشتر زیاتر بۆ دیاری یاخود بۆ خۆمان دروستمان دەکرد بۆ خۆت و خوشک و بەڵێ خزم و نزیک و برادەر و لە جیاتی بچین لە دەرەوە دیاری بکڕین بۆ خۆمان دروستمان دەکرد بە دیاری دەمانبەخشی هزرەکەش لەدایک بوو لەوێ بەڵێ بەس وەک دەستپێکردن 4 ساڵ دوایەوەی کۆلیژم تاوا کرد چ بەشەک کارژێڕکار زانکۆی سەلاحەدین یعنی فکری تجاریشت هەیە لە خۆت باش بەڵێ وە خۆم بە تەنیانیم خوشکیشم لەگەڵ من ماشەڵڵا بەڵێ ئەوی شەر تەخەڕوجە بەشی ژمێریاری تاوا ناوی بەرهەمەکە چییە یعنی مەسان لە ئۆنلاین بۆ نمونە کە دەفرۆشی ناوی بەرهەمەکە چییە یان ئەگەر یەکێک بیەوێ ئێستا بیکڕی زیاتر ئێکسسوارات وەجلی کوردی کڵاو و کۆڵوانە چارۆکە هانمەیت چارۆکە بەڵێ یعنی چ چارۆکە ئێمە پێی دەڵێن کۆڵوانە بەڵێ بەس لە منتیقەی هەولێر زیاتر پێی دەڵێن چارۆکە یان چارۆکە هاندمەید بەڵێ جوانە ئەبە هەر بێ مەسان ئینستاگرامی یانژێ بخۆ داخواست بکە دێشوێرێ بەڵێ لە ئینستاگرام و فەیسبوک ئەومان هەیە پیجمان هەیە دەست خۆش جوان خە باز دیسان بێمەوە باسی سابوونی هەر کرێمی چی دیکە تینایە مەسەلەن تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشی پێست و شتیوایە یان بۆ جوانکاری بەڵێ بۆ چارەسەرکردنمان هەیە بۆ نمونە کرێمی سەبار یعنی ئەلۆڤێرا بۆ چارەسەری ئەگزیمایە خوشتە و کرێمی مەسەلەن تاڵەبنیش بۆ سپیکردنەوەی پێستە کرێمی باوی تاڵمان هەیە بۆ لە کەوپەڵی لا دەبات هەم سابوونی باوی تاڵ هەم کرێمی بەڵێ ئەبەستا کرێمەکەم پێ نییە یعنی هەندێک شتم بەرهەمان نمایە کرێمی سپرۆلینەمان هەیە لەگەڵ سابوونی سپرۆلینە ئەوە سپرۆلینە سەوزەیەکی دەریاییە حوزەیەکی دەریایی بەڵێ ئەوەش زۆر باشە لە بۆ زیبکەی لا دەبا لە بۆ حەبوو شەبابی ئەو سەوزەیە لە چی دەینن ئەوە وڵا لە بازاری هەیە لە بازار ئەی سەبار ئەوەی ئەلۆڤێرا ئێستا لە کوردستانیش دەڕوێتن لە ماڵان لە باخ بەتەمانی بەخود بڕۆینی مەسەن بەرهەمەکە هەر بەخۆش بەڵێ بەس تا ئێستانی شوێنی تایبەتم نییە زەوی منە ینی کە ئەوە نەبی پلانی کۆبڵی سێمە یەکەم ئەوەی باست کرد ئەوە لە هەمووی گرنگترە چووکە بیرروکە لە ساڵانی 30 کە لەوێ هینا بەڵێ ینی پەرم پێدا بەرەبەرە لە ناوی چی ئێستا بەرهەمەکانت جیهانی جوان جیهانی جوان بەڵێ لە فەیسبووکی لە فەیسبوک و لە ئینستاگرامی لە ئینستا و فەیسبوک بەڵێ ینی ناوی سابوونەکان چۆنێتی بەکارهێنانیان پێکاتەکانیان ینی هەمووی بە وردی تێدا ئیسوودەکانی سابوون سابوونی پرتەقاڵ بەتەنێ لیمۆ بەتەنێ کەفی دەریا بەتەنێ زەردەچەوە بە هەموو شێوەیانی زەیتونە ڕەشکەیە جوان خانەوە سوماش باسی کرد سوماخان گوتی خوشکیشم لەگەڵە پێکەوە ئیشە دەکەین تو چێت لەگەڵە بەتەنێ ئەو ئیش دەکەین من سەرتا بەتەنیا بووم لە ماڵێژ ینی بخۆم شەکارەکە پراکتیکیەکان خۆم بەتەنیا دەیکەم بەڵام وەکو زانیاری هەندێک جار پێویستم بە زانیاری وردە هەندێک ینی برادرم هەیە یارمەتیم دەدەن برادر ماڵێ نەخۆم بەتەنیا ئیشەکە دەکەم دەست خۆش وەکو ها ئەوانەی ناو بازاری شارەزان پێی دەڵێن پاکیجینگ یعنی چون بڵێ تەغلیفکردنی ئەو بەرهەمەی کە هی خۆتە تایبەتە لە نێریە بازاری ئەوە کاریگەری زۆرە جا بوو ئەوە بە تەمای چی مەسەرەن بوو پاکیجینگ یان بوو تەغلیفکردنی ئەو سابوونە لە دوورەوە ببینی بڵێ وڵا شتێکی جوانە مەسەرەن زانیاری لە سەربی ناوەکەی لە سەربی بەتەما بووی یان بەتەمای شتێکی وا بکەی هەیە بە بیرۆکەی ئەوە جوانە وڵا کوردانە ئەوە ینی فۆلکلۆریە زۆر جوان ئەوە تاریخەکەشی لەسرە لە ناوی شکە دەکەیتەوە کەتەلۆکی کوردی بەس ئەگەر زەحمە نەبی چیسەکەی بکەیتەوە کەتەلۆکی کاملی تێدایە بە ئەوها جارێ ببینین ئەو زە دوای بکەینەوە ئەوە واللهی ئەو پاکێجینکە بە جدید جوان شێوازی کوردەواریە جوانە بیکەینەوە ئەوە طبعاً لێرە بینەران مەسەن نووسرا سابوونی بادەمی شیرین دەرکەوتنی ئێستی دەموچا و باشتر دەکات یعنی ڕەنگەکە یەک دەخات هەڵێ ڕەش دەبات لا دەبات بەرەنگاربوونەوەی بازنێ ڕەش معلوماتی هەمووی لەسرە بە کوردی بە ئەنگلیزیش بە عەرەبیش هەرە وڵا سابوون واللهی دەست با بچینە کەتەلوچ تێداشە بەڵێ کەتەلوچ تێدایە یا الله طبعا ئەو پاکێجینکەی کە ئەو بیرروکات چوون بۆ هات بەو شێوەیە واللهی ئەوەش لە ڕێی برادر و هاوڕێکانم واللهی دەستی خۆ ئەوان بۆیان هەڵبژاردم سوما خانە تو پاکێجینگ و ئەوانت کووە مەسەلەن بۆکس و تەغلیف و ئەوانەی بەڵێ ئەوانەمان هەموو هەیە
و هەندێک جاریش پاکێجینگەکە دەکەوێتەوە سەرخواستی مشتریەکە کە داوای دەکە بۆ نەگە بۆ دیاری بێ دەڵێ بەم شێوازە بۆم پێچنەوە یاخود کە بەشداری فیستیڤال و پێشانگاکان دەکەین لەوێژ لەکنمانە بە هەر شێوازێک بیەوێ ئێمە بۆی دەپێچینەوە کات چ تشتێک تایبەت نمونونەکە وساینە یا پاکێجینگە خو یا تەغلیفێ نەتیناوە ئێستا لام نییە نابوو ئەو بەردانە ئەو لە هەولێری دەکڕنیان لە دەری داوا دەکەن شتەی هەیە بەردی لێرە ئێرەی کوردستانی مەسەنەن چوبی گەڕابی هی ناوێت ئەمەیان نەخێر چونکە ئامێری تایبەت خۆی دەوێت تاوەکو پێی کون بکەیت یاخود کە پۆلیشی دەکەیت ئەمانە تۆزێک ئەوەیە زەحمەتە بەڵێ نەگەیشتی ئەو بەڵێ ئامێری تایبەت بینی بەڵێ بەڵێ بەخوا دەکەوێتە سەرەوەی کە بۆ نمونونەکە تۆ لەوی شەدا ئیش دەکەی بەرەو پێشەوە بچی ینی پێویستت با کولفە دەبێت تۆ کە کولفەیەکی باش لەبەردم بوو بێگومان دەتوانی شەکەت فراوان بکەیت باشتری بکەیت بۆ بەرهەمەکانیش هێندێکی لێرە دەکڕین لە ناو کوردستان هێندێکشی لە دەرەوە داوای دەکەین طبعا ئەوە دیسان بابسمەوە سەر بەرهەمە تایبەتەکانی جوانخانی دوای دیسان لەگە سوماش قسە دەکەین ئەو سابوونەیە هەموو زانیاریەکانیش ئەوە تێدا نووسرایە مەسەرەن مەسان بوو شتێک باشە بە عەرەبی نووسرایە لێرە ئەوەی دیکەش بە کوردی و بە عەرەبی نووسرایە بە جدی جوان ستان کردەوە بڕۆ ئەو لای بزانە چی لێیە ئەوەی پێش تازە هەر بە پێوەی ئەها پێش ئەو مێزە والله یەک دنیا ئەو قەنەفر و تەرتیبە بەستێک مەدە بەسە کولۆڤ ئەم بژنێک کولۆڤ ئەمە ئەو دەستبەندانە بزانێت نەمێرا بخۆم دەست دەمێ زانی ئەوە بازارەی لەگە برام بکە دەبی لە بۆ دەستم ئەو قاوەیە ئەو نیلیە ئەو بە چەندی ناوانە قڵێ ئەمەیان بەردی تایگەرە پیاوانە بەلا ئەوەش بزانین نا ئەمەیان زیاتر پیاوانەیە ئەمەشیان و ئەمەشیان هەرسێکیان نیلیەکە ئەو نیلیە بە چەندی ناوانە ئەمانە نرخیان 12,000 دەهۆ دەبرێ من 10,000 ئەگەر دووە بدێ چەندی دیێ ما بازارەکەت لێ هەرزانکەم ئەوە نییە ئەوە عینن ئەو شتەبی ئەو نیلیە بەس ئەوەی دەکەدەری ئەدی ڕەنگی زەردەقالی هەیە ئاخر کاکێستا من ئەو چەند جوان دەستە دوکانەشە نازانی کو ئەو نیلیە جوانە بەس حەزمێ ئەو تۆپە بی ئەوتە دیارە لێ کاوکووە کوبچم تۆپەکە جوانترە ئەمنەوەم پێ ئەوە سەر ئەوش جوانە بڵنگەوە ئەوش جوانە بەس ئەگەر هەر ئەوی نەبا هەر ئەوکەی ڕەشەکەی خود بویان ڕەشەکەی خۆمە هیچ بەس گچکەشە ها هەردووکە پێی بکڕە دایکی نەدەستی چکەوتە دیاڵە نرخەکان با ئەوەش باسکە مەسەن سروشتیگرانەعادەتن وایە مەسەن یەکە شتێک بەدەستکەمەوە دەڵێ گرانە نرخەکان چوونن نرخەکان بە پێی وەزنی سابوونەکە و بە پێی کولفەی ینی تێچووی سابوونەکە بۆ منە با بڵێ تاڵب نیشتمانێت تێچووەکەی فەرقی هەنجوینمان هەیە تێچووەکەی فەرقی زەردەچەوە تێچوەکەی هەرزانترە ینی بە پێی تێچووی سابوونەکە و بە پێی وەزنەکەی کێشی سابوونەکە نرخەکەی دادرێت هەمانە لە 1000 دینارمان هەیە تا 10,000 هزار حتا يعني صابينا باش باشەکە بە 10,000 بەڵێ و کرێم کرێمش ئەو پەڕی بە 5,000 زیاتر نییە بەڵێ یعنی نایەلیم زۆر بیتنەوە بێ مشتری بتوانی بیکڕی هەر شێوەک بێ سۆمە هەندێک دەبەحسە کولۆڤە نەکرد من گوتەتە بەس چاوە دروستکەنی ئەو کوڵاوانە کوڵاوەکان هەم بە بیرۆکە خۆمان دروستیەکە هەم لەسەر خواستی کڕیاریش چۆنی بوێ بۆ شێوازە دروستی دەکەین بەڵام کڵاو زیاتر بە شێوازی کوردەواری ینی شتێکی کوردەواری تێدا بێ ئەو زیاتر دەڕوە مەسەرەن کە کەسێک داوا دەکا ینی چۆن چۆنیە ڕسمە یان شتە دەڵێ لەو دیزایانی لە بۆمان دروستکە ئەو بە خۆتان ڕسمتان هەیە کە ینی پیشانی بدەن هەتا بڵێ لە کام نەوەی دەمانەوێ بەڵێ ڕسممانەیە یان لە پێش دایدەنێن یاخود نمونونەکانی بۆ دەنێرین هەڵدەبژێرێ یانیش لەسەر ئەوەی ڕەنگی جلەکەی کە بۆمان دەنێرێ بۆ نمونە دەڵە ڕەنگی جلەکەم ئەوە من حەزم لێ ئەو ڕەنگە ئەو ڕەنگەی لە ناو تێکەڵ بێ
باسی ئەوەتان کرد مەسن لە چێ و بابەتانت ئەم قیچە کچمەوە لای هەندێک ئەو شتانم چا کردەوە بەس باسی کرد پێیج و ئەو شتان پێیجی خۆتان مەسن بڵاو دەکەنەوە بەڵێ بەڵە پێیجمانەیە لە ئینستاگرام فەیسبوک بڵاوی دەکەینەوە شتەکانمان پێیجەکەتان ناوی چ بوو چارۆکە هانمیت چارۆگە هانمیت هیچ شتێکتان پێ کارتێک شتێک لەوەی ئەوە پیشاندێ بزانین سپێڵەکەی بەڵێ ئەمە تا ئەوە لۆگۆیەکەی لە پێشەوە بوو ئەو چوارچێوەی ئەوەتە ئەوێ نزیکن ئەو یا ئەدێت و جوان خان والله من نمینە نەتینە ئەوە چییە سابوون زرزر ئەوەی تو چییە بە ناوی چییە بە ناوی جیهانی جوان جیهانی جوانی جیهانی جوان جیهانی جوانی مژنەوانە زرزر کومەرمرک هاچێکی دەنگی زرزر کۆژێتێت ئەوانە ها دروستکردنی شێ مەسەنەن گەڕایتەوە ناو مێژوو مەسە ئەو ژنانەی کە قەدیم ئەو ئەکسسوارەتەوە شتانیان لەبەر دەکرد ئەو شێوازەیە یان شێوازی نوێیە ئەمەیان شێوازی کۆنە ئەوە والله شتی قەدیم جوان ئەوە کۆنە بەڵێ ئەمەیان لەسەر شێوازی کۆنە بەس هەرچی ئەمانەیان شێوازی تازەیە ئەو ڕەنگانە بەڵێ ئەمانە شێوازی تازەیە ئەوانش جوانن ئەوە دەبی لە پیاوان ناوی با ڕۆشە دەبێت وڵی هیوادارم ئەوە گچکە نەبی چێویدی بزان بشکم ئەوە ببی ئەمەیان هەز دەکەم تۆ زێ بچووکە دەمادام دەرمەی نەگە گچکێ دەستی بچووک و دەستی وڵاوە گچکێ دیارە بەقەت مەسەنان بیرکەوت نەبووە بەردەچی تایبەتی دێن ناو کوردستان ئەها هەبی بگەڕێی ببینی بیکێ ئەکسسوارات ئەوانە یان نەبووە مەسەنە تاوەکو ئێستا ئەو کارم نەکردو نەخێر والله گەشتی چوابی مادەم کوردانێ و شتەچی بەردەچی کوردستان بەڵێ بەس ئێستا یعنی هێندێک کاتێ دەبێ بیرۆکەکە هی خۆت بێت دووبارە نەبێ بۆ نمونە نەفەری تر هەیە کاری لەسەر دەکە بە تایبەت بەرد دەیهێنێ یان شکڵی قەدیم جامانە هەوری ئەو شتانەی لەسەر دروست دەکات وەکو ملوانکە و مەدالیا ئەوانش دەیفرۆشتنەوە بەنسبەت بازار و ئەو وەزعی کە هەیە بە خۆتان ڕاتان لێیە بازارتان دەتوانین بڵێن پێش ئەم دوو مانگە باشە باش بوو بەڵێ پێش و دوو مانگەی باش بەڵێ بەس ئەم دوو مانگەی کۆتایی و بە تایبەتیش ئەم 25 شەوە یعنی بازار هیچ بە هیچ شێوەیەک نییە نە ئۆنلاین نەکە بەشداری فیستیڤاڵ شتەکانیش دەکەین ڕەمەزانە و مەشغوڵە هەموو خۆی هەڵگرتێ لە بەرەبەری جێژنی ئینشاڵە سێ چار ڕۆژکە بازارتان زۆر باش مەعاشیش دێ و وەنیە جوانخان ئەدێت و بازارت کووە خراپە زۆر خراپە باش نییە پێت وایە خراپەکە هی ئەوەیە کە خەڵک ئاشنا نییە بەو شتە سروشتی و کۆن و کوردەوارەی کە زۆر ئیسفادەی هەبووە لە دەرزەمانەوە هەمیشە ئیسفادە لەم بابەتانە کرا بۆ ئاخیرانە کۆمەڵکشی دیکە پێیا بوونا پێت وایە خراپەکە هی ئەوەیە کە خەڵک ئاشنا نییە بەوەی ئاگای لێ نییە یانیش نازام قەناعەتی بەو بابەتانە نییە ئەوەندەی ئەو بابەتانی دیکە ئێستا ڕێکلامی لە بۆ دەکرێت و مەسەلێک دنیا کیمیاویتیدا و یان پارە نییە وڵە هەردووچی یان نیوە بەنیوە زۆر خەڵک زۆربەی هەیە قەناعەتی پێ نایە هەشە ئەوەندە ئیسفادە ینی ئەوەندە سابوونی شەریکاتی بەکارهێنا ئیسفادە لێ نەکردێ بۆ ئەوی دەگەڕێتەوە یعنی وەکو تاقیکردنەوەک دەڵێ با ئەوەش تاقیکەم بزانم ئەو نەخۆشیە من عیلازی پێ دەکرێت ئەو کرێمەی گوتت پەڵە و شتیوالا دەبات چنەوە پەڵەکە کە لای دەبا پەڵەی پێستی یەکەم بە زۆری لەگەر زۆر بەکاری بینی لەوانێ پێستی دووەم و لە زیبکە و ئەو شتانە لە بۆ دروست دەبی ئەو بابەتانە لا بەس دەبی ینی بەردەوام بێ لەسەری هەموو ڕۆژێ لەوانەیە بە 6 مانگ بە ساڵک ئەو زانیە واک دەبیتەوە هەرسێکیان سابوون ئەوە چی ئەو زەردیان ئەوە زەردەچێوەیە ئەو زەردەچێوە دەڵێن لۆ دەمچاوی زۆر باشە بەڵێ ئەوە ئیشی سپیکردنەوە دەکا جیهانی جوان نووسرا دەست خۆش جوان خان بەڵێ بەرهەمانە کە بوو تەندروستی مەسەنە پێست ئەوانە بەکاردێن لە دەبی چون بڵێ ڕێگە پێدراوی لەلایەن وەزارەتی تەندروستی لەو ڕۆیەوە چت کردیە مەسن یەکە کە دەکڕێ سبەی تووشی کێشە نەبی کە ئەوە تەواو ڕێگە پێدراوە سروشتیە هیچ کێشەی تێدا بەڕاستی من کە ئەو ئیشەم کرد 2 ساڵیش تێستم کرد وەکو پرۆژەکی لێهات ینی وەکو توێژینەوەکی سەرکەوتو من پێشکەشی زانکۆی جیهانم کرد بەڵێ زانکۆی جیهان لە ڕێگەی مامۆستا نازە فەلەکەدین کاکەی لێرەوە ڕێز و سڵام هەیە زۆر سوپاسی دەکەم لە ڕێگەیەوە منی ئاشنا کرد بە زانکۆی جیهان لەگەڵ کاک بورهان بەرپرسی بەشی پیشەیە لە زانکۆی جیهان
لێوێن دەرێ ئیشاڵڵا نمودا دەست بە ئیشەکە دەکەین ئەوان یعنی پژگیریم دەکەن لە بڵاوبوونەوە فرۆشتنەکە ئەگەنا من ناتوانم بەڕاستی یعنی بەس لە ڕووی تەندروستی ئەو شتەکە تێست کراوە بەڵێ تێست کراوە ئەوان اعترافیان پێکردێ وەکو زانکۆ ئەوان ئێستا لە بەناوی خۆیان یعنی لۆگۆی خۆیان لێ دەدەن و دەفرۆشن خات و جوان ئەگەر بە خۆت شارەزابی حتممە ناو وەزاکەی دەزانی کە کەسی دیکە هەیە لە هەولێرە یان لە جێ دیکە ئەو هاوشی تو ئەو بابەتانە بەڵێ هەیە بەڵام بەو کواڵەتی من نییە چکە من بەحسم لێ کرد یعنی پێکاتەکانیم گۆڕیە چکە بەڕاستی یەک دوو برادری زیرەکەم لەگەڵا یەکەچانە دکتۆرە یەکەچە مامۆستای جامیعەیە ئەوان یعنی هەندێک بە ئۆنلاین و بابەتی دەفرۆشی هەتا ئێستا ینی بەڕسمی نەما فرۆشتە بە شێوەی گشتی بەڵام ئەوەلەوەتی لەگەڵ زانکۆی جیهان ڕێکەتینە ئەوە دووسێ ماگە ئەوان یعنی وەکو باڵپشتێک لە بەرنامەمانە بچینە سەقەڵاتێ ئەوان شوێنی خوان ێستان تەری ڕۆشنبێری زانکۆی دیزاینێکی ئەوها قەدیم دەچێژۆرەبوونی ئەوسەڵی بە سەدیقەیە لێرە و ڕێز و سڵام بۆ هەیە ماشەڵڵا ئینسانێکی زیرەکە لێ هاتووە شارەزای فۆلکلۆریە هەوڵ دەدا لە قالبێکی فۆلکلۆری و ئیشەکەی عرسکە لەسەر قەڵاتی شوێنمان لە بۆ دابین کراوە بەڵاوە خەریکی ڕێخستنینە اینجا بە شێوازێکی فۆلکلۆریانە بە جوانی هەمووی عرض دەکەین و شاڵە زۆر زۆر جوان دەکەینە بەرنامەی جوان لە داهاتوو پشتگیریدانی زانکو بۆ بەرهەمیوە یعنی بە زانستی و ئیشی لەسەر کرا هەم پەیداکردنی شوێنی کللتوری فلکلوری ناخۆی مەسەن وەکو سەر قەڵاتەوەوانە و سابوونەی چەند خۆش لێرە بڵاویتەوە حتا ینی قالبمان دروست کردیا دەرکەی قەڵاتە سابوونەکان و دەرکەی جیهان یعنی بەس ئێستابوونەکانمان پێنیە ئەو قالبانە دێوەن و بەرهەمۆژی بازاری بینین سەرکەفتنەکەم بابەتانەیە لە بازارێ و گوشانێ دەچی بێ گوهارک گوارە فەرقی نییە زۆر والله یەک دنیا پارێ بخوای ئەوە جوانتر جوانە ماشەڵڵا ئەو مۆر و مەرجان و ئەو تەرتیباتانەی کە دەینن مەسەلەن کەسێ لە بۆتان دروست بکە یان دەکڕن کووە بەڕستە دەیکڕی بەڕستە دەیکڕن دیکەنە گوارە و یان دەست بند و دیکە قەت فکرتان کردەوە بە خۆت هەمتانەوێ شتێک دروست بکەن شتێکی تایبەت بەردەکەەوە مۆزوانە هەناری وشک دەکەمەوە هەنار بەڵێ هەنارەکە بە بچووکی بەتەڕی دەیهێنین تقریبەی 6 مانگێک بەپەت هەڵدەواسین هەتاوەکو جوان جوان وشک دەبێتەوە دواتر کە وشک بۆوە مەدالیا و هەروەها گوڵیەخە و گوارە و ملوانکە و جا لەگەڵ قەزوان تێکەڵی دەکەین پێی دروست دەکەین ئەمەیان شتێکی زۆر زۆر تایبەت و جوانەوە هەمووشی کوردەوارە حەقوا گرانیش 6 مانگەت و هەناری هەڵدەگری وەنیە بەڵێ لە سەرەتای مانگی 6ەوە هەنارەکان تەقریبێ هەتا کۆتایی مانگی 12 یعنی بە تەبیحی دەبێت بە هەوای سروشتی خۆی وشک بێتەوە وە نابێ هیچ ڕەنگێکیشی لێ بدەیت چکە هەر ڕەنگێکی لێ بدەیت هیچ مادەرشی لێ نادەن دوالەوەی تێک نەچیان بەخۆت بێ و بابەتانە نا تەنها دەتوانی پۆلیشێکە ئەگەر بتەوە یەک ڕەونەقی هەبێ بۆی ڕەونەقی هەبێ پۆلیشێکە لی دەدەی ڕەونەقی دەبێت بەس ئەگەر نەتەوێت بەس ڕەنگە سروشتێکەکەی بێ ئەویشی لێ نادەی و هیچیشی لێ نایە تەنها ئەگەر دواتر بۆ خۆت بیشکێنی دەناوشک بۆتەوە هیچی لێ شرینیەکە پێشوە پۆشیڤۆمە ڕەنگە و ڕەنگتر لێ کردوە جوانتر لێ کرد گەلە خۆشحاڵ بین هەم جوانخواان هەم سەرکەفتی بن بەرهەمێن وە ببنە بەرهەمێن نافخۆی دیل جیهانێ بڵاو ببن گەلە خۆشحاڵ بین کوین ئەفشەفات گەلمەدا بین ئیشڵە بەرهەمێت جوانتر ئەم ببینیت ڕێکلە دوکانەوە دافما بت پشتین گەم لێ بووە زەفرینەوە بەخێر بنیاخ جا مامۆستا دەشتی ئەم بینە ڕەخێوەژی ئەفان ڕەنگا بدەنگا بێجا خۆشی بێ خۆشتر لێ بکە یا الله عبدالقادر
لبثنا ثوب عز بعد تلفيق الرقاع. جئت شرفت المدينة، جئت شرفت المدينة يا حبيبي يا رسول. يا غمارك عايز نعطيك لا شاري مكة ترسوم. أهلي مدينة تزانيا عيد الخشوع شدوا. صلى الله على محمد صلى الله عليه وسلم. يا ربيق ويد الله الدار بيق ويد الله. يا ربيق ويد الله الدار بيق ويد الله. عاشقوا سيدايم هيجان يا رسول الله. عاشقوا سيدايم هيجان يا رسول الله. باب سينا مدينة شارشي زرزر شيرينا. باب سينا مدينة شارشي زرزر شيرينا. زيغ الموت قيدينا زيقاي فخر الوصلينا. زيغ الموت قيدينا زيقاي طه الأمينة. يا ربيق ويد الله الدار بيق ويد الله. يا ربيق ويد الله الدار بيق ويد الله. عاشقوا داريم هيجان يا رسول الله. عاشقوا سيدايم هيجان يا رسول الله. هيا دري مبروك سلم قلديشي. يدري من ما بلا حديت دكات انتاوي. نقول راجي عزيز مبارك مليح الدحال من كزقا داوي. شوقي خواجه ذا ولا قبرستاني بقي حروني ذكر دواكم مشكش حضرتي رسول الله ما ورا مدينه. وتبقى حزم لي ابو نقر حاجيان بكى بطواف في حجر الاسودين. مولي وانا ما تبكايا حجر الاسود دعايا باسمه ومقامي حضرتي ابراهيم. بكى ودور كعد جالك يا اسمان وفري بما دوبالي خوام شاركر ما سمار قذي قيلاني دوبالي خوام شاركر ما سمار قذي قيلاني
شاشي كردستاني ودي نوراني شاهك هاي مهري مكاني أرخوانك درمانية برن بسال النابي أرخوانك درمانية. ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله اي بارك الله فيك وای دستت تخورد اخوا ما مستحب سم ان شاء الله باش بو ما شاء الله گرمی کردو متي دا باشتري ما مستحب مستحب باشتره ان شاء الله ان شاء الله سلامت دبین باش فالو بنيدي ما مستحب 15 دقيقتان ما هو اخري لبخوتان اما انا شما بخوم هو كرت وانا هديه هديه طيبه اوي خاتو السوماي بو اوي نفسي كردستان قال هنا او نسرا كردستان ها زمان بكردي او قولا هنارا انا شي هي ها لبوتي كردي بو بياوان زور زمانه قولي هنارا اوها اقا برسيج وحزت لها ناري بالراس وليدك ود اخوي مستعملين اتكبش يا الله الله ما شاء الله دست خوش ايه پاشیوا 19 بیهاته پیشکش کردن ام گله خوشحالیم که ام خدمت کارت وینه ام ان شاء الله بشین اف 10 11 روزت مونجی بین و خدمت ها بکین و ان شاء الله 10 روزت دو ماه که اونجا بشین 10 شب دو ماه که دیگه تایبت تر بن چون که شبت گله بقدرن شبت پیروزن نواندا شوا لیله القدر هی ان شاء الله ام دی حول بدین زیاده ترین فوکس عمل سرخواندن قرآن پیروز و تو مهوان گله که تایبت دی مهبن بجا شغل سر کردستان 24 بت و برنامه پاشی و سوشال میدیا جینشن هر بسیار که ها بد دفعه جه راستانه بت یانجی بابت بود و مفرق کنم ویری اشلا گوتو بیش بکنو خلاص وچو ما مستعد جيبوا السلام عليكم ورحمة الله وبركاته دعاء
يا